سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. من هێرۆ زەنگەنەم بۆ ڕووماڵکردنی بەرنامەیەکی تایبەتی ئەم شەومان سەبارەت بە یەکەم وتاری سەرۆک دانەڵد جەی ترامپ لە خولی دووهەمی سەرۆکایەتەکەی لەسەر ڕەوشی وڵات یاخود ڕەوشی یەکێتی کە پاشکەمێکی تر لە کۆنگرێسی ئەمریکا پێشکەشی دەکات. ئازیزان هەرچەندە ئەم وتارە بەشێکە لە دەستوری ئەمریکا، بەشێکە لە دەستور و لە بەندی دووی دەستوری بەشی سەی بەندی دووی دەستوریدا ئاماژەی پێکراوە و داواکراوە کە سەرۆک ناوبەناو دەبێت کۆنگرێس ئاگادار بکاتەوە لە ڕەوشی وڵات و لە ڕەوشی یەکێتی و لەو بڕیارانەی کە دراون لەو کارانەی کە کراون لە ناو حکوومەتدا. بەڵام هەرچەندە ئەمە بەشێکە لە دەستور، بەڵام دەبێت سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بە فەرمی سەرۆکی وڵات بانگ بکات بۆ کۆنگرێس تاوەکو وتاری ساڵانەی خۆی پێشکەش بکات و ئەمەش سەرەتا لە ساڵی 1790 لەلایەن یەکەم سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆرج واشنگتنەوە ئەم وتارە پێشکەش کرابوو و پاش ئەوەش بە نەریتێک هاتووە و هەر بەو شێوەیە بۆ سەرۆکەکان وتاری خۆیان پێشکەش کردووە. سەرەتا بەنامە بوو، بەنامە با بڵێن وتاری خۆیان دەنارد بۆ کۆنگرێس و ئاگاداری کۆنگرێسیان دەکردەوە لە بڕیارەکانی حکوومەت و لە کارەکانی حکوومەت. بەڵام هێواش وای لێ هات کە ئیتر ئەم وتارە سەرۆک خۆی بچێتە بەردەم کۆنگرێس و لەوێ وتارەکە پێشکەش بکات. و ئازیزان ئێمە باسی مێژووی ئەم وتارە دەکەین و باز لە گرنگەکانیشی دەکەین و هەروەها چاوەڕوانەکانیش کە ئەم شەو چاوەڕوان دەکرێت سەرۆک دانەڵد ترامپ باز لە چی بکا کە چاوەڕوان دەکرێت بەشێکی زۆری وتارەکەی تەرخان بێت بە ئابووری و هەروەها کارەکانی کە پێی گرنگە بۆ باشکردنی ژیانی خەڵکی لە ئەمریکا و چاوەڕوانیش دەکرێت بەشێکی زۆری ئەم وتارە تایبەتیش بێ بە سیاسەتی دەرەوەی لە کاتێکدا ئێمە دەزانین گرژەکانیش لەگەڵ ئێران لە پەرەسەندندایە چاوەڕوان دەکرێت باز لەوەش بکرێت. بەڵام پێش ئەوە پێم خۆشە ئێمە ئێستا راپۆرتێک سیرکەین کە لەو راپۆرتەدا باز لایەنە مێژوەکەی ئەم وتارە دەکات کە لە چێوە هاتووە و چەندێک مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە. سەرۆک هێری ترومن یەکەم گۆتارە ڕەوشە وڵات لەسەر تەلەڤیزیۆنێ دە ساڵە 1947دا پێشکەش کرد. دە ساڵە 2002دا گۆتارە سەرۆک جۆرج دەبلیو بوش بوو یەکێک و لەسەر مالپەرە کۆشکە سپی زندی هاتە وەشاندن. ئەو تەنێ چەند مەهان بوو بەری ئێریشن تەرۆریست یەن 11 ئێلونا 2001 لەسەر ئەمریکا. شەرەمەیە دژی تیرۆرێ دەست پێکردە لێ ئەvە تەنێش دەست پێکە دبە و ئەف کەمپێن دەدەمەمەدا بداوی نایە لێ دەوێ ئەو لە بەرچاوێمە دەست پێ بکە. بنگەها فەرمیە گۆتارە ڕەوشە وڵات ji بەشێ سەیەم یê مادەیە دووەم ji دەستوورە ئەمریکایە tê. ئەو دەبێژە دەوێ سەرۆک ji وەختێکê heta وەختێکê ئاگاهیان دەربارەی ڕەوشە وڵات بدە کۆنگرس و پێشنەیاران li گۆر پێدەویە پێشکەش بکە. سەرۆک جۆرج واشنگتن یەکەم گۆتارە ساڵانە ساڵە 1700 و نۆتی پێشکەش کرد. تشتا کۆوێ چاغێژێرە دەهاتە گوتن پەیاما ساڵانە ji ساڵە 1947 bi fermî bûye gotara Rewşa Yekîtiyê. Rewşa Yekîtiyê ya nûjin helkefteke ku li ser televîzyonê tê weşandin. Têde serok tê vexwendin ku li pêş rûniştineke hevbeş ya civata nûneran û ya Sînatoyê li Kongresa Amerîkayê biaxive. Dêkevneşopiyekê de ku sala 1966 dest pê kir, endamên Partiya Opozisyonê jî gotarekê li ser televîzyonê wekî bersiva gotara serok pêşkêş dikin. Gotara herî dawî ya Rewşa Yekîtiyê di sala 2024 de ji aliyê serokê wê demê Joe Biden ve hate pêşkêşkirin. Têde wî banga piştgiriyê bo Ukrayna li hember şerrê Rûsyayê kir. Ukrayna dikare Putin rawestîne eger em li gel bin û çekê pêdivî bidin wan ji bo berevaniya xwe bikin. Trump sala borî gotarek li pêş Kongresê pêşkêş kir, lê navê wê ne gotara Rewşa Yekîtiyê bû ji ber ku ew tenê çend hefteyan piştî merasîma sûndxwarina wî wekû serok bû. 6 weeks ago, I stood beneath the dome of this Capitol
بری 6 هفتیان از لجیر کمبیدا کنگرسی راوستام و من شبقا سر دما زیرین امریکا راگهاند. تی چاوەڕێکردن کو سەرۆک ترامپ مژارە سەرکەفتنە ئەمریکای لەژێر سەرۆکاتیا خۆ دگۆتارە ئیسالیا ڕەوشەیەکی تێدا بینە پێش. سیروان قوچۆ دەنگی ئەمریکا. جازیزان با پێتان بڵێم کێ لە موتارە لەم شەو لەوێ ئامادە دەبێت بێجگە لە خانمی یەکەم بێگومان جێگیری سەرۆکی ئەمریکا و خانمەکەشی لەوێ ئامادە دەبن و کابینەی سەرۆک ترامپ هەمویان لەوێ ئامادە دەبن. تەنها یەک کەس ئامادە نابێت کە پێی ئەوترێت ئەو کەسەی دەستنیشان کراوە لەوێ ئامادە نەبێت بۆ ئەوەی لە هەر با بڵێن ڕووداوێکی نەخوازراودا کەسێک لە کابینەکە بمێنێتەوە بۆ ئەوەی حکوومەت بەردەوام بێت و کارەکان بەردەوام بێ. جا ئەو کەسەش زۆر جار ڕاناگەیەندرێ هەتاکو چەند با بڵێن چەند خولەکێک بەر لە وتارەکە دەزاندێکێ لە شوێنێکی پارێزراودا ئەندرێت و ئەو کەسەش دەبێت ئەو مەرجانەی تیا بێت کە بتوانێت وڵات بەڕێوە بەرێ. بۆ نمونە هەر کەسێک لە کابینەکەی سەرۆک کاتێکە دەستنیشانەکرێت وەکو ڕزگاربوویەکی ناوی لێنراوە ڕزگاربووی دەستنیشان کرا و کەسێک ئەبێت کە دەبێت لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووبێ دەبێت لە خەتی سەرۆک بێ ئەو کەسانە بێت کە بتوانێت وڵات بەڕێوە بەرێ لە هەر ڕووداوێکی نەخوازراودا. ئەمەش وەکو نەریتێکە هەمیشە کەسێک دەهێڵڕێتەوە و هەروەها کۆنگرێسیش کەسێک ئەهێڵێتەوە ئەنجومەنی نوێنەران و سیناتیش کەسێک ئەهێڵنەوە کە لە وتارەکەیە لەوێ ئامادە نەبن. بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو کابینەتی حکوومەت لەوێ ئامادە ئەبن و شاندە دیپلۆماسیەکان لەوێ ئامادە دەبن دادوەرەکانی دادگای باڵا لەوێ ئامادە ئەبن و بێجگە لەمانەش میوانیش لەوێ ئامادە ئەبن کە با بڵێن ئەندامانی کۆنگرێس سەرۆک خانمی یەکەم هەمویان میوانیش بانگهێش دەکەن و ئەمە بۆ بەنەریتێک کە زۆر جاریش میوانەکان گزارشت لە دیدوبۆچوونی ئەوانە ئەکا دیدوبۆچوونی ئەمریکایەکان یاخود وەکو ئەمریکایی ئاسایەکان نیشان بدرێت و سەرۆک بۆ ئەم وتارەی سەرۆک ترامپ یەکێک لە میوانەکانی ئێریکا کریک دەبێت هاوسەری چالاکوانی پارێزکار چارلی کریک کە کاتێک لە میانەی وتارێکیدا لە زانکۆی یوتا تەقەی لێکرا و کوژرا و بەوە دەچێت بە بانگهێشتکردنی هاوسەرەکەی ئەو گزارش لە با بڵێن بەرپەرجدانەوەی توندوتیژیەکان بکرێت لە موتارەیە و هەروەها بێجگەلەوە تیمی هاکیشی سەرۆک بانگهێشت کردووە تیمی هاکی ئەمریکا کە ئەوان بۆ نمونە کە مەدالیای زێڕینیان پێرێکە بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ئۆلمپیادی زستانەدا بردەوە. و ئازیزان کۆمەڵێک میوانی تریشەیە هەروەکو ئاماژەم پێکرد خانمی یەکەمیش میوانی دەبێت. خانمی یەکەمی ئەمریکا ملانیا ترامپ تیشک دەخاتە میوانەکانی گزارش لەوە ئەکەن گزارش لە کارەکانی دەکەن بۆ یارمەتیدانی منداڵان لە چاودێری بەخێوکردن و پێشخستنی فێربوونی AI بۆ منداڵان و میوانەکانی بریتی دەبن لە خوێندکار ئێڤرست نێڤرامۆند و هەروەها داکۆکیکاری چاودێری بەخێوکردنی منداڵانی بێسەرپەرشت سێریا بێرنزی. ئازیزان ئێستاش دەچینە راپۆرتێکی تر سەبارەت بەوەی کە چاوەڕوان دەکرێت لە موتارەدا باز لە چی بکرێت و گرنگیەکانی وتارەکەی ئەم شەو لە چیدا دەبێت. پاشان دێمەوەلاتان و زیاتر باز لە میوانەکانی ئەم شەو دەکەین. لە بۆنەیەکدا کە ڕۆژی دووشەممە لە کۆشکی سپی بەڕێوە چوو دۆناڵد ترامپ پێشەکێکی کورتیدا لەسەرەوەی پێشبینی بکەین شەوی سێشەمە لە وتاری ساڵانەیدا چی دەڵێت. ئێمە وڵاتێکمان هەیە کە ئێستا دۆخی باشە ئابوووریمان گەشتوتە گەورەترین ئاس لە مێژوودا زۆرترین چالاکیمان هەیە سبەی شەو وتارێک دەدەم و گوێتان لێ دەبێت کە ئەوە دەڵێم وتارێکی درێژ دەبێت چونکە زۆر شتمان هەیە بۆ باسکردن. لە پۆستێکیدا لەسەر ئێکس کارۆلین لیڤیت وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند ئەو وتارە دەبێتە ئاهەنگێک بە بۆنەی تێپەڕینی 250 ساڵ بەسەر سەربەخۆیی میلەتەکەمان. گوێتان لە سەرۆک دەبێت کە بە شانازی و حەقەوە دەڵێ سوپای ئەمریکا بەهێزترین و کوشندەترین هێزی شەڵکەری جیهانە. گوێتان لێ دەبێ باسی ئەو هەڕەشانە دەکا کە هێشتا لە دەرەوەی وڵات ماون. وتەبێژی کۆشکی سپی بە ڕۆژنامە نووسانی ڕاگەیاند جگە لە تیشی خستنە سەردەستکەوتەکانی ناوخۆی وڵات سەرۆک هەروەها باز لە دەستکەوتە سەربازیەکانی ئەمریکا دەکات لە دەرەوەی وڵات. لە نێوانیاندا ئۆپەراسیۆنی چەکوشینی وەشە و لە مانگی 7 ساڵی ڕابردوودا کە زیانێکی زۆری بە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران گەیاند.
ترامپ لە مانگی 3 ساڵی ڕابردوو وتارێکی لە کۆنگرێزدا و تشکی خستە سەردەستکەوتەکانی ئیدارەکەی لە هەفتەکانی سەرەتای خولی دووەمی سەرۆکایەتیەکەیدا. بەڵام وتارەکەی پار لە کۆنگرێز بە فەرمی ناونەنرا بە وتاری دۆخیەکێتی ئەمریکا، چونکە تەنها چەند هەفتەیەک بوو دوای سوێند خواردنی ترامپ. بەڵێ ئازیزان، گوێمان لەو راپۆرتەش بوو دەگەڕینەوە سەر نەریتی میوانەکان هەروەکو ئاماژەم پێکرد. ئەمڕۆ سێشەمە کارۆلین لێڤیت گوتەبێژی کۆشکی سپی ئاماژەی بەوە کردبوو کە میوانەکانی سەرۆک ترامپ ئەندامانی سەربازی و هەروەها ئەمریکایەکانی کە سیاسەتەکانی سەرۆک ڕاستەوخۆ کاریگەری باشی هەبوو بۆ سەر ژیانیان ئەوانە دەبن وەک پلانی کەمکردنەوەی نرخی دەرمان بۆ ئەو ئاستەی کە لە وڵاتانی تری پێشکەوتوی دیکەدا دەبیندرێت و هەروەها وەکوەوەش کە گزارش بکە لە کەمکردنەوەی باج لەسەر ئەو داهاتەی کە بە بەخشش بەدەستدێ. ئەمانە میوانەکانی سەرۆک زیاتر گزارش لەمانە دەکەن و هەروەها وەکو پێشتریش ئاماژەم بە میوانەکانی خانمی یەکەمی ئەمریکا کرد کە ئەویش میوانی دەبێت و بێجگەلەویش مایک جۆنسن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش بانگێشتی کلێرلی کچی جێمیلای گەورە میدیاکاری لە ئەنگری دیموکراسی هۆنگکۆنگی زیندانی کراوی کردووە. ئازیزان، ئەوە ئێستا ئێمە دەبینین بە بچینە ڤیددیۆکان ئێمە چاو لێ بکەین دەبینین کە جێگری سەرۆکی ئەمریکا لەوەیە و هەروەها با بڵین وتەبێژی ئەنجومەنی نوێنەران ئەویش لەوێ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران مایک جۆنسن و هەروەها جێگری سەرۆکی ئەمریکا جێدی ڤانسیش لەوێ ئامادەیە. چاوەڕوانی سەرۆک ئەکرێت. ئێستا هێشتا ئەوان چاوەڕوان دەکرێن، هێشتا سەرۆک نەگەیشتووە، بەڵام پاشکەمێکی تر بێگومان سەرۆک ئەگات و وتارەکەی پێشکەش دەکات و هەروەکو ئاماژەم پێکرد ئەمە وەکو نەریتێک دەبێت لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەوە بانکێش بکرێت. دەبینین خێزانی سەرۆکیش لەوێ دانیشتون، خێزانی سەرۆک کوڕەکانی کچەکانی وەزاوەکەی جێری کۆشنەریش دەبینم کە یەکێکە لە شاندی باڵای ئەمریکاش بۆ توێژەکان لەگەڵ ئێراندا کە ئێستا بەڕێوە دەچێت. و ئازیزان ئێستا دەبینین کە ئەندامانی کۆنگرێس هەموو لەوێن و چاوەڕوانی سەرۆک دەکرێت کە وتاری ساڵانەی خۆی پێشکەش بکات. هەروەکو ئاماژەم پێکرد ئەم وتارەی سەرۆک لە کاتێکدایە کە گرژەکان لەگەڵ ئێران لە ئاستێکی بەرزدایە و چاوەڕوان دەکرێت لە موتارەدا ئاماژە بە وتوێژەکان بکات لەگەڵ ئێرانە، چونکە هەر ئەم ڕۆژ لە کاتی خوانێکی لەگەڵ ڕۆژنامەواناندا ئاماژەی بەوە کردبوو کە لە ئێرانیش دەخوازێت لە ئەمریکا زیاتر دەخوازێت ڕێککەوتن بکات. سەرۆک ئاماژەی بەوە کردبوو کە ئێرانیش دەخوازێت ڕێککەوتن بکات، بەڵام ئەوەی کە سەرۆک چاوەڕوان دەکات ئێران هێشتا ئەوەیان نەگوتووە کە دەستبەرداری بۆمبەکانی بۆمب بن بێژگەلەوەی ئەمریکا داوای ئەوە کات کە ئێران کۆتایی بە بەرنامەی ناوکی بهێنێت دەبێت کۆتایی بە بەرنامەی موشکیش بهێنێت و چاوەڕوان دەکرێت لە وتارەکەی ئەم شەودا باز لەو بابەتەش بکرێەوە. یەکێکی تر لە چاوەڕوانەکانیش ئەوە ئازیزان وا دەبینین کە ئەندامانی کۆنگرێس و میوانەکان و هەموو هەستانە سەر پێ بۆ خانمی یەکەم مەلانیا ترامپ کە هاتە ناو هۆڵەکەوە لای خێزانەکەی ڕاوەستاوە و بینیمان لای کوڕەکەی بێرن ترامپ لە تەنیشت ئەوەوە ڕادەوەستێت، لە تەنیش خێزانەکەی ئەمجا چاوەڕوان دەکرێت پاشکەمێکی تر سەرۆکی ئەمریکاش بگاتە ناو هۆڵەکە و وتارەکەی خۆی پێشکەش بکات. ئەمەش خێزانی سەرۆک ترامپە، کوڕەکانی و کچەکانی و خانمی یەکەم. بەڵێ ئازیزان، ئەوە وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕوبیۆ گەیشتە ئەوە کابینەی سەرۆک ترامپ دێن ئێستا ئەندامانی کابینەکە دەبینین مارکۆ ڕوبیۆمان بینی لەوەیە و هەروەها سکات بێسن وەزیری خەزێنەمان بینی و وەزیری بەرگریش دەبینین، وەزیری بەرگری پیت هێکست ئەویش لەوەیە. ئەمانش ئەندامانی کابینەی سەرۆک ترامپن کە تەوقە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و سیناتۆران دەکەن.
بەڵێ عزیزانەوە ئێستا وەزیری ناوخۆ دەبینم، وەزیری ناوخۆی ئەمریکا دەگ بێرگەم، وەزیری ناوخۆ ئەویش گەیشتووە و تەوقە لەگەڵ ئامادەبووان دەکەن. و هەروەها پامبۆندی وەزیری داد ئەویشمان بینیوە لەوێ، ئەوەش وەزیری بەرگریە تەوقە لەگەڵ ئەندامان دەکات و وەزیری داد بە دوای ئەوە و پاشان وەزیری ناوخۆ. هەروەکو ئاماژەم پێکرد بێجگە لە ئەندامانی کابینەی سەرۆک ئەندامانی باڵای لەشکریش لەوێ ئامادە دەبن، ئەوە ئێستا دەیان بینین، ئەوانیش ئامادەن لەوێ گەیشتون و هەروەها دادپرسانی دادگای باڵای ئەمریکاش لەوێ دەبن، ببرن دادوەرانی دادگای باڵای ئەمریکا لەوێ ئامادە دەبن. ئازیزان با بگەڕێمەوە سەر میوانە تایبەتەکانی ئەم شەو، با باسێک لە میوانە تایبەتەکانی ئەم شەو بکەم. مایک جۆنسن سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بانک ڕایگەیاندووە کە جەمیلای هەروەکو ئاماژەم پێکرد جەمیلای کچی ئەو میدیاکاری لە ئەنگری دیموکراسیە کە لە هۆنگ کۆنگ زیندانی کراوە. جۆنسن لە پەیامێکدا ڕایگەاند بوو کە جەمیلای لە ژوورێکی زیندانی چینیدا دەنیشێت بەهۆی ئەوەی تەنها بەرگری لە ئازادی قسەکردن و قسەکردن لە دژی سەرکوتکردنی تۆتالیتاری پارتی شوئی چین کردووە، پارتی کۆمونیستی چین کردووە. ئەو کچەش میوانی تایبەتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەبێت. هەروەها سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بانکهێشتی ئاسمانگەڕەکان ڕاید وایزمان، ڤیکتۆر گلۆڤەر، کریستینا کۆچ و جیمی هانسنی کردووە کە بڕیارە لە چەند مانگی داهاتوودا بە دەوری مانگدا بفرن لە چوارچێوەی ئەرکێکی ناسادا. و هەروەها سەرۆکی کەمینەکانی ئەنجومەنی نوێنەرانیش حەکیم جێفریس خێزانی پەرستار جێسی جاکسنی بانکهێشت کردووە کە سەرکردەیەکی دیار و بەناوبانگی مافەمەدەنیەکانی ئەمریکا بووە هەفتەی ڕابردوو لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوای کردووە. و برات شنایدەر ئەندامی کۆنگرێسی دیموکراتەکان بانگهێشتی ڕیک وۆڵندبێرگی کرد کە کۆمپانیایەکی بە ناوی سەرچاوەکانی فێربوون یەکێک بوو لە داواکاران لە دۆسیەکەدا کە دادگای باڵا هەفتەی ڕابردوو کۆمەڵێک باجی جیهانی سەرۆک ترامپی تیادا هەڵوەشاندەوە. ئازیزان دەگەڕێینەوە ناو هۆڵەکە، هۆڵی کۆنگرێسی ئەمریکا. پاش کەمێکی تر سەرۆک دۆناڵد ترامپ دێتە هۆڵەکە و وتاری ساڵانەی خۆی لەسەر ڕەوشی وڵات یاخود ڕەوشی یەکێتی پێشکەش دەکات. هەروەکو ئاماژەم پێکرد ئەم وتارە پاشخانێکی مێژوویی لە مێژووی ئەمریکادا هەیە و ئەمە بەشێکە لە دەستوری ئەمریکا و لە بەشی سێی بەندی دووی دەستوری ئەمریکادا هاتووە و کە ئاماژە کراوە دەبێت سەرۆک ناو بەناو ڕێوشوێن کۆنگرێس ئاگادار بکاتەوە لە پێشنیازەکانی و ڕێوشوێنەکانی و ئەم نەریتەش هەر لە سەرەتاوە لە ساڵی 1990ەوە دەستی پێکردووە و هەتا ئێستاش بەردەوامە. سەرەتا ئەم نەریتە لە جۆرج واشنگتن دەستی پێکرد، سەرۆک جۆرج واشنگتن یەکەم سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستی پێکرد. بەڵام لە ساڵی 1970دا تامس جێفرسن ئەم وتاری کرد بەنامە بۆ کۆنگرێسی دەنارد و کۆنگرێسی ئاگادار دەکردەوە و ئەمەش هەروە بەو شێوەیە بەردەوام بوو هەتا ساڵی 1913 کاتێکە سەرۆک ویدرۆ ویلسن جارێکی تر کردیەوە بە بابلین بە وتار لە جیاتی ئەوەی کە بەنامە بینێرێت و سەرۆک فرانکلین ڕۆزڤڵت ساڵی 1934دا لەو کاتەوە ئیتر بە بەردەوامی ئەم وتارە بۆ بە وتارێکی وەکو وتار پێشکەش بە کۆنگرێس بکرێت و بە هەمووی بەم شێوەیە هاتووە هەتاوەکو ئێستاش سەرۆکەکان بەردەوامن بەم شێوەیە پەیامەکانی خۆیان ساڵانە لەسەر ڕەوشی وڵات
پێشکەش بە کۆنگرێس دەکەن و پێشکەش بە خەڵکی ئەمریکای دەکەن چونکە ئێستا لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا وای لێ هاتووە کە بە ملیۆنان خەڵکی لە تەلەڤیزیۆنەوە خۆیان لە زاری سەرۆکەوە گوێیان لە ڕەوشی وڵات دەبێت و گوێیان لەو بەرنامانە دەبێت کە سەرۆک کاری لەسەر دەکا یاخود لەو بەرەو پێشچوونانەی کە هاتوونەتە ئاراوە ئەمان خەڵکی خۆیان گوێی لێ ڕادەگرن و یەکەم جاریش لە ساڵی 1923 یەکەم جار بوو کاتێکە ئەم وتارە بە شێوەیەکی بابلین لەسەر رادیۆ پێشکەش کرا و خەڵکی توانیان گوێی لێ ڕاگرن بەڵام ئێستا وەکو شتێکی لێ هاتووە کە تەواوی ئەمریکایەکان چاوەڕێی وتاری سەرۆک دەکەن هەر لە ئێوارەوە دادەنیشن بە دیارەوە و تاوەکو بزانن سەرۆکی وڵاتە یەکگرتوەکان چی دەڵێت و شتێکی تریش هەیە هەر لە ئەمریکا ینی بۆ بەنەریتێک پارتی ڕکابەر هەمیشە ئەوی ئەوانیش لە هەمان شەوی کە سەرۆک وتار پێشکەشەکە پارتی ڕکابەریش وتارێکی خۆی پێشکەشەکە بەڵام وتارێکی کورتتر دەبێت با بڵێن یان پارتی ئۆپۆزیسیۆن ئێستا کە ئێمە دەبینین ئێستا سەرۆک کۆماریە لە کۆماریەکانە بەرامبەرەکە کە دیموکراتەکان دەبێت ئەوانیش وتار پێشکەش دەگەن هەرم شەو ئەمەش بەشێکە لە نەریتی سیاسی ئەمریکا کە وەکو وەڵامدانەوەیکی سەرۆک لی دەڕوانرێت ئەو وتارش کە بۆ ئەم شەویش فەرمانڕەوای ڤێرجینیا ئەو وتارە پێشکەش دەکات ئازیزان دەگەڕێینەوە هۆڵەکە ئەندامانی کۆنگرێس چاوەڕوانی سەرۆک دەکەن ئەوە سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ گەیشتە ناو هۆڵی کۆنگرێس پاشکەمێکی تر وتارەکەی پێشکەش دەکات سەرۆک دۆناڵد ترامپ گەیشتۆتە ناو هۆڵی کۆنگرێس و پاش چەند خولەکێکی تر وتاری ساڵانی خۆی لەسەر ڕەوشی وڵات پێشکەش دەکات و چاوەڕوان دەکرێت بەشێکی سەرەکی ئەم وتارە باز لە بابەتە ناوخۆیەکان بە تایبەتی باری ئابووری بکات و هەروەها باز لە بابەتی باج بکات باز لە سیاسەتی دەرەوەی دەکات یەکێک لە بەرنامەکانی کە چاوەڕوان دەکرێت ئەم شەو سەرۆک دۆناڵد ترامپ باسی لێوە بکات بابەتی کەمکردنەوەی نرخی دەرمانە کە ئەمەش شتێکە بەلای ئەمریکەکانەوە زۆر گرنگەوە یەکێکی تر لە بابەتە گرنگەکانی کە چاوەڕوان دەکرێت سەرۆک باسی لێوە بکات بابەتی کەمکردنەوەی باجە لەسەر ئەو داهاتەی کا بە ڕێگای بەخشش وەردەگیرێت ئازیزان ئەوە چاوەڕوان دەکەین چەند خولەکێکی تر هەروەکو ئاماژەم پێکرد سەرۆک ترامپ وتاری ساڵانی خۆی پێشکەش بکات و ئێستا هەتا دەچێتە بۆ پێشکەشکردنی وتارەکەی بۆ شێوەیە پێشوازی لێ دەکرێت و تەوقەی لەگەڵا دەکرێت و تاوەکو دەچێتە ئەوێ و وتارەکەی پێشکەش دەکات. ئازیزان وتارەکەی سەرۆک دۆناڵد ترامپتان ڕاستە و خۆ پێشکەش دەکەین لەگەڵماندا بمێننەوە ڕاستەوخۆ وتارەکەتان دەتوانن بە زمانی کوردی گوێبیستی وتارەکە ببن. ئەمە یەکەم وتاری سەرۆک دۆناڵد جی ترامپە لە خولی دووەمی سەرۆکایەتەکەیدا هەرچەندە ساڵی ڕابردوو وتاری پێشکەش کرد بەڵام ئەو وتارە ناوی ئەو وتارە وتاری ستیت ئۆف یونیەن یاخود وتاری سەرۆک لەسەر ڕەوشی وڵاتیان لەسەر ڕەوشی یەکێتی نەبوو چونکە ئەوە وتارێکی ساڵانەیە و ساڵێک پاش دەست بەکاربوونی ئەو وتارە پێشکەش دەکات ئەمە یەکەم وتارێتی لە خولی دووەمی سەرۆکایەتیدا کە پێشکەشی بکات. جێگری سەرۆکی ئەمریکا جێدی ڤانس و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە پشتی سەرۆک دۆناڵد جی ترامپ ڕاوەستاون.
بەڵێ ئازیزان ئێستاش ئێوە وتاری سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ گوێبیستی وتاری سەرۆکی ئەمریکا دەبین و پاش ئەوەش لەگەڵماندا بمێننەوە پاش وتاری سەرۆک ترامپ ئێمە ڕووماڵی وتاری دیموکراتەکانیش دەکەین وەڵامی دیموکراتەکان ئێستاش ئێوە وتاری سەرۆک ترامپ. Members of Congress, I have the high privilege and distinct honor of presenting to you the President of the United States. Well, thank you very much, everybody. It's really an honor. Speaker Johnson, Vice President Vance, First Lady of the United States. Second Lady of the United States. سپاس هەمووان شەرەفێکی گەورەیە جەناب جۆنسن و سەرۆکی سەرۆک ڤانس خانمی یەکەمی ویلایەتە یەکگرتووەکان. Our nation is back, bigger, better, richer and stronger than ever before. Less than 5 months from now, our country will celebrate an epic milestone in American history, the 250th anniversary of our glorious American independence. This July 4th, we will mark 2.5 centuries of liberty and triumph, progress and freedom in the most incredible and exceptional nation ever to exist on the face of the earth. You've seen nothing yet. وڵاتەکەمان گەڕایەوە گەورەتر و بەهێزتر و دەوڵەمەندتر بەجارە. When I last spoke in this chamber 12 months ago, I had just inherited a nation in crisis with a stagnant economy, inflation at record levels, a wide-open border, horrendous recruitment for military and police, rampant crime at home, and wars and chaos all over the world. But tonight, after just 1 year, I can say with dignity and pride that we have achieved a transformation like no one has ever seen before, and a turnaround for the ages. It is indeed a turnaround for the ages. کە ئەخیر جار 12 مانگ پێش ئێستا لێرە قسەم کرد من وڵاتێکم بۆ مابووە کە لە قەیرانە بوو ئابوورێکی شکست خواردوو پاڵاوسان لە ئاستێکی بەرزا بوو سنوورێکی کراوە ڕاکێشان و هێنانی ئەندامانی سوپا و پۆلیس بارێکی خراپە بوو ئاژاوە هەبوو لەسەر تاسەریدیان بەڵام ئێستا لە دوای 1 ساڵ ئەتوانم بڵێم بە کەرامەت و شەرەفەوە توانیمان گۆڕانێک بەدەست بێنین کە تا ئێستا کەس نەیدیوە پێشتر و شەرخانێکە بۆ هەموو دنیا و هەروەها سەردەمێکی نوێ بۆ هەموو سەردەمەکان. Inflation is plummeting, incomes are rising fast, the roaring economy is roaring like never before, and our enemies are scared, our military and police are stacked, and America is respected again, perhaps like never before. هەرگیز ناگەڕێنەوە بۆ ئەو ماوەی کە ئەوە نابێ بەجێمان هێشتووە ناگەڕێنەوە لە ئێستادا سنوورەکانمان ئاسایش کراون
After 4 years in which millions and millions of illegal aliens poured across our borders, totally unvetted and unchecked, we now have the strongest and most secure border in American history. روحمان گەڕاوەتەوە هەڵاوسانە داکشانایە داهات لە هەڵکشانایە ئابووریمان لە خڕۆکێکی گەورەدایە هێزە سەربازی و پۆلیسمان پڕ سەرباز و پڕ پۆلیسن و ئەمریکا ئێستا گەڕاوەتەوە وەکو هیچ جارێکی تر نییە. پاش 4 ساڵ کە تیایدا ملیۆنان لە کۆچبەری نایاسایی کە بەبێ پشکنین و بێ لە کۆڵنیەوە هاتوونە وڵاتەکەمان ئێستا ئاسایشترین سنوورمان هەیە لە مێژووی ئەمریکایە بە بەراورد ناکرێت. The flow of deadly fentanyl across our border is down by a record 56%. لە نۆمانکی ڕابردوودا هیچ کۆچبەرێکی نایاسایی نەهاتۆتە ناو ئەمریکاوە. And last year the murder rate saw its single largest decline in recorded history. This is the biggest decline, think of it, in recorded history, the lowest number in over 125 years. Substantially before my wonderful father, I had a wonderful father, Fred, before he was born, substantially before he was born. That's a long time ago. هاتنی مادەی فێنتانۆڵ لە سنوورەکانەوە ڕێژەی 56% دابەزیوە لە ماوەی 1 ساڵدا. In the history of our country. But in 12 months, my administration has driven core inflation down to the lowest level in more than 5 years. And in the last 3 months of 2025, it was down to 1.6%. ئەمە گەورەترین دابەزینە لە ژمارەی کوژراوانە لە مێژوودا لە ماوەی 125 ساڵە 1900 پێشەوەی باوکی عەزیزم باوکێکی عەزیزم هەبوو کە پێشەوەی ئەو لەدایک بێ ماوەیەکی زۆر پێشەوەی لەدایک بێ ماوەیەکی زۆرە ئەو ماوەیە کە شتامەنێک ئەو حەز ناکات شتی و هەبڵێم بەڵام ئەیڵێم ئیدارەی بایدن و هاوپەیمانەکانی لە کۆنگرێس خراپترین هەڵاوسانیان پێبەخشین لە مێژووی وڵاتەکەمانە بەڵام ئیدارەکەی من لە ماوەی 12 مانگدا توانی هەڵاوسان دابەزێنێت و لە 3 مانگی ئاخیری ساڵی 2025دا گەیشتە 1.7%. Mortgage rates are the lowest in 4 years and falling fast, and the annual cost of a typical new mortgage is down almost $5,000 just since I took office. کە نزیکەی گاڵۆنێکی گەیشتە $6 لە هەنێ ویلایەتەکان لە سای ئیدارەی پێش مندا ئەو کارەسات بوو بەڵام ئێستا لە خوار $2.30 لە هەندێ ویلایەت لە هەندێ ویلایەتیش بە $1.99 لە هەندێ گاڵۆنێکی لە هەنێ ویلایەت چەند هەفتەی لەمە پێشچوون بۆ ئایەوە بینیم نرخی گاڵۆنێک بە $1.85. And we are going to keep it that way. The stock market has set 53 all-time record highs since the election. Think of that. ڕێژەی قەرزکردن بۆ خانوبەرە نزم بۆتەوە لە داکشانیشە تێچوونی وەرگرتنی قەرزی خانوێک بە ڕێژەی بەبڕی $5,000 کەمتر بۆتەوە لەو کاتێک کە من سەرۆکاتی وتر دەست نسبەی سوو بۆ سەرقەرز یارمەتیمانەدات بۆ یارمەتی خەڵکانەدات کە ئێستا خانویانەیە کە خانۆکانیان وەکو وەبەرهێنانێک بێڵن و بەهای خانۆکانیان بە بەرزی پێڵنەوە. وەرواژی هێڵینەوە بە نزمیێڵین بۆرسا 53 نمرەی ڕێکۆردی پەڕانوە کە وای کردووە کە هەژماری خانەنشینی و هەژماری خەڵکی تریش کە لە بۆرسە کارەکەن زۆرترین بە هەڵکشانن بە خۆبینی و لە 4 ساڵی پێشتردا تقریباً
تریلیۆنێک دۆلار لە بەرهێنانمان هێنا ئێمە لە 4 ساڵاوەیان هێنا بوو ئێمە لە 1 ساڵە 18 تریلیۆن دۆلار وە بەرهێنانمان هێنای ئەمریکا لە مای 12 We have added 70,000 new construction jobs in just a very short period of time. میری لێ بکەرەوە کەم بۆ ماوەی 4 ساڵ کەمتر لە تریلیۆن دۆلارێک بەڵام ئێمە لە ماوەی 1 ساڵە لە 18 تریلیۆن دۆلارمان هێنا بزانێت سەرۆکێکم لە ماوەیەکی کەما ئێمە وڵاتێکی مردوو بووین ئێستا ئێمە گەرمترین وڵاتین لە هەموو دنیاە گەرمترینین American natural gas production is at an all-time high because I kept my promise to drill, baby, هەزاران بزدچی نوێ و کارگە و تاقیگە لە دروست دەکرێن ئێمە 7,000 بزنسی نوێ دروستکردنمان ڕای کردووە کەس بڕوا ناکات چۆ وەزایکی باشمان هەیە بەرهێمێنانی نەوت گەشتە 6,000 بەرمیل لە ڕۆژێکە لە ڤەنزوێلای هاوڵمان زیاد لە 80 ملیۆن بەرمیل نەوتمان وەرگرتووە بەرهەمێنانی غازی سروشتی ئەمریکا لە بەرزترین ئاستیاتی من بەڵێنم دابوو کە هەڵبکەن و هەڵبکەن ئێستا خەڵکی زیاتری ئەمریکی کار دەکەن بە بەراورد لە هەموو مێژووی ئەمریکا بیری لێ بکەرەوە لە هەموو ڕابردووی ئەمریکا ئێستا خەڵک زۆرترین کارگەر هێن لە سەدی ئەو کارانەی کە لە سایەی ئیداری بناکراون لە کەرتی تایبەتدان The state of our union is strong. ئێمە کۆتایمان بە DEI هێنا لە ویلایەتە یەکگرتووەکان زۆرێک لەو ڕێسانی کە ئیشانە کوشت هەڵمان وەشانەوە ژمارەی هیچ زۆرمان خەڵک لە بیمەی خواردن دەرکرد بەهۆی دەستپێکردنی کارەوە بۆ هەموو ئەم هۆکارانە بتوان پێتان بڵێم ئەندامانی کۆنگرێس باری یەکێتیەکەمان زۆر بەهێزە You're going to win bigger than ever. And to prove that point, here with us tonight is a group of winners who just made the entire nation proud. The men's gold medal Olympic hockey team. Come on in. وڵاتەکەمان دووبارە دەستی کردەوە بە بردنەوە ئەوە نەمان بردوێتەوە نازانین چی بکەین خەڵک لێمە پرسن تکایە جەنابی سەرۆک ئەو نەمان بردەوە ناتوانین لەوە زیاتر ببینەوە ئەوە نەڕانە هاتوین بۆ هەموو بردنەوەیە تا تۆ هاتیت هەر ئەمان دۆڕان تا تۆ هاتی بەڵام ئێستاەوە نابینەوە و منیش پیانەڵێم نا ئەی بنەوە جاری تری بنەوە زیاتر بە گەورەتری ژەی بنەوە زۆر لە جاران زیاتری بنەوە بۆ ئەوەی بیشی سەلمێنەمە و خاڵە بسەلمێن بینین ئەمڕۆ لەگەڵمان دەستەیەک لە براوەکان لێرن کە ویان کرد وڵاتەکەمان سەربەرزکەنەوە ئەندامانی تیمی هۆچی لە ئۆلمپیاد فەرموون Go ahead. They do.
That's the first time I've ever seen them get up. And actually, not all of them did get up. But they beat a fantastic Canadian team in overtime, as everybody saw, as did the American women who will soon be coming to the White House. ئەمە یەکەم جارە بینی من هەڵستنە سەر پێ. They were in the Oval Office before, and I just want to say a second very big congratulations to Canadian لە کاتی زیادەدا بردەوە و هەروە تیمی ژنانیش بردیانەوە کە بەم زوانە دێن بۆ کۆشکی سپی. So they stood there and they weren't about to say no, because I've never seen a goaltender play as well as goalie Connor Hellebuyck. پێشتر لە پێشکەسپیدن ئەمە دووبارە پیرۆزبای لە تیمی ویلایەتە یەکگرتووەکان خەم پێیان وتن کە ئێمە دەنگماندا دەنگمان لەسەر لە ناو تیمەکە دەنگماندا وتیان نا دەنگ نادەین نەیانوتن نەخێر بۆچیش وەکو تانە ئەڵەبایان نەبینی بوو. But I just want to tell you that the members of the hockey squad will be very happy to hear, based on their vote and my vote, and in this case my vote was more important, that I will soon be presenting Connor with our highest civilian honor, which we will be given and which has been given to many athletes over the years. But when I say many, not too many, like 12, it's called the highest civilian honor in our country, the Presidential Medal of Freedom. گۆڵەکەی پاراست ئەوەی کە دارەکە لە پشتەوەدا ئەنیت ینی ئەوە خۆت فێرکردیان ئەوە لە بەختی خۆتەوە بوو قوبڵ ناکە وەڵامی ئەو پرسیارە بێتەوە سەرڕەکەم پێ بڵێ وەڵامان حەزەکەم پێتان بڵێم کە ئەندامانی ئەم تیمی هۆکیە زۆر حەزەکەن کە دەنگی منیان دەنگم بۆدان کە لە مشتێک هەموو دەنگە مهمترە. Great athletes have gotten that, very great, the best, and I thought he deserved شرفی گەورەی ئەدەین بە کۆنەر کە زۆر کەسان بەڕاستی کە خەڵکان ئەو شەرەفیان دەستکەوتە پێوترێ بەرزترین شەرەفی مەدەنی لە وڵاتەکەمانە کە ویسامی سەرۆک بۆ ئازادی وەردەگرێ. I'm also pleased to say that the next time the Olympic torch is lit, it will be here in America for the 2028 Olympics, and it's the summer version right in Los Angeles. وهریەکەیان پێم وتن من نایم بەر کەسێک ئەمە هەریەکەیان زۆر دەسێمبەرز کردەوە دڵخۆش بوون زۆر سپاسیانەکەم کە ئیشێکی تایبەتتان کرد کە خەڵکانێکی تایبەت و چ And Los Angeles is going to be safe, just like Washington, D.C. is now one of the safest cities in the country. And this year, هەروەها دڵخۆشم کە بڵێم کە جاری داهاتوو کە ئاگری ئۆلمپیا کرێتەوە لێرە بێ لە ئەمریکا بۆ 2028 ئۆلمپیات ئەوەشی هاوین دەبێت لە لۆس ئانجلس ئیشێکی زۆر باش و جوانەکەین. 2026 FIFA World Cup, and I wanted to claim the 250th, but I didn't get away with that one. I couldn't claim that one for myself.
but we're getting the World Cup, so we have the World Cup and the Olympics coming, and that is exciting news. زۆر شارێکی ئەمینە بێ وەکو شاری واشنگتن دیسی کە ئێستا لێکێکە لە ئەمینترین و سەلامەترین شارەکانە لە وڵاتەکە. So this will be a year to celebrate our country and the heroes who have وابێ بڵێم ینی توانیم بیکەم لە یەکەم دەورەی سەرۆکی ماوە پێم ناخۆش بوو چونکە تەسەوەرم نەکرد ئەبم بە سەرۆکە ئەمە ڕوئەدا بەڵام شتی سێ ڕوویدا و ئێستا توانیم و دەسم کەوە و ئۆلمپی لی 2026 هێنی فوتبۆڵێنی فیفا و لە زیکرەی 250 ئەوەیان ناتوانم بۆ خۆمی بڵێم خۆم توانیم بەڵام کەسی عالەمی فوتبۆڵێن و ئۆلمپیاتیش هەمووی بەڕاستی خەبەری خۆشە. But he earned many honors, including a Purple Heart and a Bronze Star, came home, started a family, and tonight ساڵێکە بێ کە احتفالکەین بە وڵاتەکەمان و ئەو کەسانەی کە وڵاتەکەمان بە ئازادی ڕاگرت وەکو بەدی تاگرت بە تەمەنی 17 ساڵی بەدی خۆی وستی لە حەربی شەڕی جیهانی دووهەمە شەڕ بکات لە ژێر جەنرال دەگڵس ماکارتەر لە دەریای هادی لە شاری مەنێلا شەڕی کرد بە 17 ساڵی و زۆر بریندار بوو و خەریب بکوژرێ بە ڕەشاشی دوشمن لە شەڕی لوزان لە 81 ساڵ لەمەوە پێش یەکێک بوو لەو کەسانەی کە کەمپی ئەسیری کردوانێ یەکێکە لەوانەیە کە ویسامی دڵی مۆر و هاتەوانێ بۆ ئەمریکا دوای شەڕ خێزانی پێکهێنا و هیوادارە مانگی حوت لە جژنی لەدایکبوونی سەدهەمیە لەگەڵمان دەبێ بۆ زیکرای 250 ساڵی دامەزراندنی وڵاتەکەمان. Matter of minutes, tragically claiming many, many lives. You all remember that one. As the waters threatened to sweep her away, 11-year-old Millie Kate McClymont closed her eyes and prayed to God. She thought she was going to die. Those prayers were answered when Coast Guard rescue swimmer Scott Ruskin from a helicopter above. Nobody knew where he was. ئازار و ئەشکەنجە بەڵام ساڵی 1976 ئازایەتەکە بە هەمومان هاتووە چواری حوتی ساڵ پێشوو بوو کە ئاوی لە ئافاو لە ناو تێکسەسە بە ناو پۆلی قوتابیانە کە کەمپیان کرده بوو چەندەها مەتر برز بەوانێ لە چەند سانیەکە و چەندەها کەسی کوشت هەمومان لەبیرمانە کە ئاواکان مەترسی ئەوەی هەبوو کە کچێکی 11 ساڵ بکوژێت. ملی مەکلەیمەند چاوی داخست و نوێژی کرد دوعای کرد بۆ خوا وای زانی ئەمرێ ئەو سەڵەواتانە وەڵامی هات سکات ڕاستکن کە لە هەلیکۆپتەرەوانێ هاتە خوارەوە کەس نەیزانی لێکوێوە هاو یەکەم ئیشی ڕزگارکردن بوو کوڕێکی گەنج کە لەم بوارە ئیشەکات یەکێکە دایمەن لە یەکەم بوو لە پۆلیا نەکرد ملیکەتی بەرزکردەوە نما 164 قوتابی ڕزگار کرد. For the very first time. Thank you, Scott, Millie Kate. خەڵکی سەیری سکاتیان کرد لە دوورەوانێ بڕایان ناکرد چێ بینە ڕەشەباکە ئەو هەموو بارانە و ئاو خێرایە کەشتیوان نەبینرا بۆ خەڵکی لایەن عەجایب بوو. ئەم شەو سکات و ملیکەیت بێکەوە لێرەن هێنداونەتەوە یەکتری بینەوانێ لەو ڕۆژە ناڕەحەتەوە سپاس بۆ هەردووکتان بۆ هاتنتان. And I'd like to have the military aid to please come down and take care of the service. Military aid, thank you very much. Take care of that very important service. Thank you very much.
From 1776 to today, every generation of Americans has stepped forward to defend life, liberty, and the pursuit of happiness. وسامي لجني شرفي برز بو ئازایەتی کە ئەدرێ بە خەڵکانێک کە ئازایەتیەکی زۆر تایبەت دەرەبڕن. زۆر سپاس. Where government answers to the people, not the powerful, and where the interests of hardworking American citizens are always our first and ultimate concern. That is the debt we owe to the heroes who came before us, and that is the promise we must keep to America for our 250th year. لە 1976 تا ئەمڕۆ هەموو جیلێک لە ئەمریکی هەنگاوێن ناو بۆ پێشەوانێ بۆی کە ژیان بپارێزن و خۆشی و ئازادی بپارێزن و دایمە ئەیکن بۆ جیلی داهاتوو. ئێستا نۆرەی ئێمەیە بەیەکەوە وڵاتێ دروستەکەینەوانێ کە هەر مناڵێک فرسەتی ئەوەی هەیە کە بتوانێت بەرز بێتەوانێ وەکەتیایە حکوومەت بەرپرسیارە بەرامبەر میلەت نەک لە دەستی خەڵکانی مەسلحەتی تایبەتا بن وەکە مناڵ و جیلی تازەدا ئەمەنێکەم خەمیان بێ. ئەمە ئەوەیە کە ئێمە قەرزارین بۆ ئەو خەڵکە ئازایانی کە لە پێشمانەوە هاتوون و ئەو وعدەیە کە ئەبێ ڕایگرین بۆ ئەمریکا بۆ یادی 250 ساڵمان کە بە تازەیکەینەوە. ساڵی داهاتوو لە کۆنگرسم داوا کرد کە یاسایەک تەشریعکەن بۆ یارمەتیدانی باج و زۆر جوان ئیشەکەیان کرد. زۆر سپاس لایەنی کۆماریەکان. هەموو دیموکراتەکان هەر یەکەیان لە دژی ئەو یاسا گرنگانە دەنگیاندا کە هەمووی ئیشێکی زۆر گەورە و فراوان بوو لەلایەنی باجەوە. ئەیانویست باج زیاکەن بۆی عەزێتی خەڵک بدەن لەجێ ئەوە، بەڵام قایم بووین و بە یاسا گەورە جوانەکەمان زەریمەمان لابرد لەسەر بەخشیش و لەسەر ساعاتی ئەزافی و لەسەر زەمانی ئیجتیماعی لابرا. Megan is here this evening and she's happy to tell you that she is so much richer because no tax on tips, no tax on overtime. فائدة لەسەر ئۆتۆمبیل کەممان کردەوە بەس بە شەرتی ئەوەی کە ئەبێ ئۆتۆمبیلەکە لە ناو ئەمریکا دروست کرابێت. Just for the year, cutting her tax bill in more than half. لە ماوەی خێرا لە پەنسیلڤانیا میگن هەم هاوزەرم بینی دایکێک کە خۆی تەرخان کردووە بۆ ئەوەی کە لە ماڵەوە مناڵەکانی فێری مەکتەب بکات بە ڕۆژ کە بە ڕۆژ لە مەتعامی ئیشەکات و میردەکەی ساعاتی زیاتر ئیشەکات و بە کرێکاری بە مەکینەی گەوراکە میگن ئەمڕۆ لێرێ لەگەڵمانە و زۆر پێ خۆشحاڵە کە بۆتان باسکە کە چەند دەوڵەمەندتر بووە ئەمڕۆ چونکە بەو زەریبانە کە لابراوە لەسەر بەخشیش و لەسەر ساعاتی ئەزافی و پاری بۆ ئەگەڕێتەوانێ چونکە مناڵی هەیە لە ژمارەیەک سپاس بۆ کۆماریەکان ساڵی $5,000 بەس بۆ ئەم ساڵ زیاکات کە زەریبە و باجمان کردووە بە نیوەی جاران. میگن بەبێ زەحمەت هەستە سەر پێ شەڕ بۆ تۆکەین. سپاس میگن. donated $6 billion, $250 million to fund the Trump accounts for 25 million American children. میگن ئەتوانن حسابات بکەنەوانێ بەجێ ناوی ترامپ حساباتی ئیستثماری ترامپ من خۆم ناوم نەنا ئەوە کەس بڕام پێ ناکە بەڵام من ناوم نەنا پیاوێکی زۆر باڵا بەرز ناوی ناوتە لێ لە ڕێزی سێ هەمە دانیشتووە ئەو ناوی نابناوی منەوانێ
پیاوێکی بەڕێز ئەمە ئستثماراتە بەبێ باج بۆ هەموو مناڵێک کە ئەمە شتێکی زۆر تایبەتە کە زۆر ڕەواجی هەیە مەلاین خەڵک ئەتوانن ئەم ئستثماراتانە بکەن خەڵکانی کیوکۆ مایکل و سوزن دێل کە 6 ملیار دۆلاریان بەخشیوە بۆ حساباتی ترامپ بۆ 25 ملیۆن مناڵی ئەمریکی حیسابی تۆفیر خەڵکانێکی زۆر بەڕێزن مایکل لەم پرسی هەموو پارەیە چۆن پیا کردووە وتی لە کولیە بۆم و کۆمپیوتەرم دروستە کرد و ئەم فرەش بە خەڵک بەڵام هەر بەردەوام بۆم هەر کۆمپیوتەرم دروستە کرد و چیرۆکێکی زۆر عجایبە ئەمە پێوترێ چیرۆکی سەرکەوتنی ئەمریکی سەرکەوتوی ئەمریکی ئەمە کۆمپیوتەری لاپتۆپ و زۆر سپاسی خۆی و خێزانەکەی ئەەکەم خەڵکانی وەکو حتە براد گەرسنەریش کە ئینسانێکی زۆر بەڕێز ئەو لە پشتی ئەم ئیشەوە بوو زۆر سپاس برات And now it's just taken off. One of the primary reasons for our country's stunning economic turnaround, the biggest in history, where the Dow Jones broke 50,000 4 years ahead of schedule, and the S&P hit 7,000. تبرع تطوعي كان أتوانا أو حساباتي لوانا أتوانا ببيبا $100,000 أم حسابته فريانا كابن بهجد صال شان زورة أو باريا كيشك هيتشي نبو زيادة $100,000 كاغنا هجد صالي أم استثمار لمن الله كان معنا كيكين بدوار روجيان شو بو trumpaccounts.gov وزۆر خەڵک ئەمە ئەکەن ئەچن مەقایسیان شکانوە بەڕاستی کەی ئەیانزانی چیە بێت و چۆن ئەبێت زۆر سەربەرز و شانەزم بەو کەسانی کە ئەویان کردووە ویکە لە هەواسەرەکیەکانی ئەوەیە کە باشبوونی ئابووری یەکەمین لە جیهانە داو جۆنز 50,000 تێپەڕیوە نەبەرزبوونەوە و S&P گەشتوتە 7,000 کە نەبووایە بۆ چەند ساڵ بگاتە ئەوە وەلەگەڵ گەمارک ئەمن ئەم گەمارەکانە چون $100 ملیۆن هێنا بۆی کە دانیشم سەفقاتی ئابووری بکەم لەسەر لایەنی ئابووری و لەسەر لایەنی ئاسایشی وڵاتەکە هەمووی باش بوو وڵاتەکانی کە دەستیان ئەبڕین و بای $100 ملیۆن دەستیان ئەبڕین بە شێوەیەکی خراپ هەموو کەسی ئەزانێت چیمان لێکرا حتی دیموکراتەکان بەزی اعتراف ناکەن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم وڵاتانە ئێستا دڵیان خۆشە و ئێمەش دڵمان خۆشە ڕێکوتنمان لەگەڵا کردن و جێبەجێمان کرد بەقەجاران پارەپایان ناکەن بەڵام ئێمە پارە چاکپیاکەین ئێستا هەڵاوسان کەم بۆ تاوانە و ئەوەی کە باسیەکەن ئەوەی کە دۆناڵد ترامپ چۆن قسەکەی ڕاست بوو و ئەو کەسانی کە لە بۆری ئابووری جایزەی نۆبێل بردەوانە غەڵەت بوون و پێش 4 ڕۆژ لە دەرگای باڵاوانە حکمێک درا بەداخەوانێ ئەو حکمە باش نەبوو بەڵام ئەوەی باشە کە هەموو وڵاتان کە ئەیانەوێ ئەو ڕێکەوتنە ڕاگرن کە کردیانە لە ڕیسکاتەوە کە ئەزانن ئەو هێزە قانونیی کە من هەمە وەکو سەرۆک ئەبێ ڕێکوتنیکی تازە بکەن کە ڕەنگە بەخرابێ بۆ ئەوان بەڵام هەر بەردەوامە بن لەگەڵمانە لەسەر ئەم خەتە سەرکەوتویی کە پێش ئەوە لەگەڵێنە ڕێککەوتین پێش ئەو قەرارەی دادگای باڵا بێتە مۆزوع ئەوانێ ینی حتا بێ لەو دواکەوتنەوانە وڵاتەکەمان ڕزگارەکە ئەو جۆرە پارەی کێتە دەستمانەوانە و ئاسایشی وڵاتەکە ئەپارێزیە زۆری وڵاتەکان ینی بەبێ ئەو گەمارەکانە ئەم ڕێکوتن ناکرا و موافقەتی تەوام کردووە لەسەر هەموو قانونەکان و هەمووی تاقی کراوەتەوەینە بۆ ماوەیەکی دوور و درێژ معقەتترە بەڵام باشترە کە ئەمان با بەرەو حەلێک کە باشتر بێ وەک لە جاران و پێویست ناکە بە کۆنگرس هیچ حرکەتی بکات و تاقی کراوەتەوانێ و هەستەکەم گەمارکەکان کە وڵاتانی تر داویانە وەکو جاران جێی سیستمی ئەمڕۆ کە لە دەخلی مەعاش و دەخلی خەڵکەوانە کەم کاتەوانە کە ئەرکی سەرشانی هاوڵاتیان و ماڵان و خێزان کەم کاتەوە
بەرەو پێش بڕۆین زیاتر کارگەکان و کار و چەندین تریلیۆن دۆلار ئەڕژێنە ناو ئەمریکاوە لەبەرەوەی دوجار سەرۆکێکمان هەڵبژات کە ئەمریکا لە پێش هەموو شتێک دانێ من ئەمریکام خۆشەوێ and record-setting inflation that cost the typical family $34,000 in just a speck of time. پێچەوانەی ئەم وەزعمان هەبوو لە باری بازرگانی و تەندروستی و کۆچکردن هەموو شتەکان تێک درابوون کە لە دژی خەڵکی کۆششکەر و کارگەر بوون کە یانیش وڵاتەکەمان مەزنکەن و بەرە پێشی لە سایەی بایدن و هاوڵە گەندەڵەکانیدا لە کۆنگرێس گەیشتینە باری داروخان کە سنوور کرابووە بۆ هەموو کەس ئەوان بە ملیۆنەها کەس لە زیندانەکانەوە ئەڕژانە وڵاتەوە لە نەخۆشخانە دەرونیەکانەوە 11,800 بکوژ هاتنە وڵاتەکانەوە هەڵاوسان لە ڕادە بە دەربوو زیاد لە $1,400 زیادا خەڵکانێکن کە لەم هۆڵێستن کە دەنگیاندا بۆ ئەو کارەسات لە پڕ دەستیان کرد بە باسکردنی زاراوەی هەرزانی یا کە دەستت بشکێتەوە بەسەرکردنی شتێکا کە ئەوان نرخیان زیاد کرد کە هەموو هاوڵاتیەکانمان ئەبوو پارەی زیاتر بن ئێوە سەبەبی ئەو بەرزبوونەوە بوون ئێوە هۆکار بوون. The cost of chicken, butter, fruit, hotels, automobiles, rent is lower today than when I took office by a lot. And even beef, which was very high, is starting to come down significantly. هەیانزانی کە وتارەکانیان هەمووی درۆ و گەندەڵین سیاسەتی کارەکانیان بوونە مایی بەرزبوونەوەی نرخ بەڵام سیاسەتی کاری ئێمە بە خێرایی دایە بەزێنن ئێمەیشی زۆر باشەکەنەوە و نرخانە لە داکشانان نرخی هێلکە ئێستا دابەزیوە بە ڕێژەی 60%. نرخی مریشک و کەرە و تێل و ئۆتۆمبیل و ئێستا زۆر زیاتر دابەزیون لە چاو کاتی کە من هاتمە سەر حکم تەنانەت گۆشتی گاش کە زۆر گران بوو ئێستا دابەزیوە دەبینن بەم زوانە بینن کە ژمارەگەلێک دەبینن کە هەر ئەسڵەن کەس بڕای ناکرد بیبینن لە ماوەیەکی ئەوە کورتە بێنەدی کەس بڕای ناکرد کاتێک ئەو ژمارانە بینن بە تایبەت لە بواری وزەیە کە ژمارەکان دابەزیوە بڕوان ناکەن یان کەی بینن وا هەستەکەن کە ئەمە جاری کۆکو و بازبڕنیی ترە وەروای ئێمە ڕوبەڕوویەکێک لەو قۆڵبرینانە بینەوە کە تێچوونی بیمەی تەندروستیە کەویش بەهۆی ئێوە بوو لە دوای تێپەڕاندنی یاسای تەندروستیەوە کە هەنێ جار پێوترێ ئۆباما کێر کە بەهۆیەوە کۆمپانیای دابینکەری بیمە دەوڵەمەند بوون بەڵام ئێستا حکومەتی ئێمە سەدان ملیارد دۆلاریان ئەدانێن و بۆرسیان لە بەرزبوونەوە بوو بە بڕی 1,400 بەرزە بوو بۆیە من پلانی مەزنی تەندروستیم ناسان بۆی کە هەموو پارەدانێک بە کۆمپانیەکان ڕابگرم و پارەکان ڕاستەوە خۆ بدەم بە خەڵک کە ئەوان خۆیان بتوانن بیمەی تەندروستی بە خۆیان بکڕن کە وا بکات بیمێکی تەندروستی بە نرخێکی هەرزانتر فراهم بێت بۆیان. لە پاڵەوەشە پلانەکەی من ئەوەیە کە گەورەترین شەفافیەتی نرخ بەدەست بێنین کە ئەمە شتێکی زۆر سادەیە و زۆریش گەورەیە. ئەمەشم لە دەوری یەکەمی ئیدارەکەما کرد و دیموکراتەکان دەستبەجێ کۆتاییان پێهێنا لەبەر نرخەکان بەرزە بوونەوە بەڵام من ئێستا نرخەکان دابەزێنم لە باری تەندروستی و شتەکانی تریشە و هەروە کۆتاییش ێنم بە پارەی تێچووی ئەو دەرمانانی کە بەڕەچێتە هەنووسرێن کە پێشتر ئەمە نەکراوە نرخەکان دابەزێنن. سەرۆکەکانی تر
هەوڵیاندا بیکەن بەڵام هەوڵیاندا بەڵام نەیانتوانی بیکەن زۆربیان بەس هەڵیاندا وتیان هەوڵیاندا وەڵام نەیانتوانی بیکەن هەر ئاسڵان نزیکیش نەبوونەوە هەر قسە بوون هیچیان کرداریان لەگەڵ نەبوو بەڵام من کردم لە سای منە گەورەترین ڕێخەوتنم بەهێنایەکەوە کە زۆرترین پارەمان لە هەموو دنیادا بە دەرمانی نووسراو لەلایەن دکتۆرۆ بەڵام ئێمە ئێستا نزمترین پارە ئەدەین بە دەرمانێکە لەلایەن دکتۆرۆ نووسرێت بە بەراورد لەگەڵ هەموو دنیاە And here tonight is the very first customer ever to get La that big discount, and it is big. Catherine Rayner. For 5 years, هاقا سێم ئیدارم بێ سێهم دەورم بێ شتی سیر و سەمەرە ڕویانە من دەرمانی نووسراو لەلایەن دکتۆرەوە و بەشێکی گەورەی بیمەی تەندروستیەوە لە بەرزترین نرخەکانی دنیاوە هێنامە نزمترین ئەمە دەستکەوتێکی گەورەیە ئەنجامەکە ئەوەیە کە جیاوازی نرخەکان لە 300 400 500 دابەزێ ئێستا هەمیان لە وێبسایتی trumpRx.gov هەن بالمناسبە ئەوەش من خۆم ناوم نەنابوو ئەو وێبسایتە لێرە یەکەم مەحمیلمان کە لێرە یەکەم داشکانی بۆ کرا کاترین ڕێنەرە کە بۆ ماوەی 5 ساڵ خۆی و هاوسەرەکەی کێشیانە بوو لە مناڵ نەبوونە بەهۆی منداڵی شوشەیەوە دەرمانێک کە $4,000 لەسەر کاترین بەڵام لە چەند هەفتەیەکی ڕابردووە چۆت وێبسایتەکەی trumpRx.com ئەو دەرمانەی کە پێشتر بە $4,000 بوو بە کەمتر لە $500 کڕی کە نزیکەی $3,500 کەمترە کاترین ئێمە هەمومان دوعاو بۆکەین و ئەزانین کە دایکیشی باش لێ دەرەچێت Energy demand from AI data centers could unfairly drive up their electric utility bills. Tonight, I'm pleased to announce that I have negotiated the new Ratepayer Protection Pledge. You know what that is? We're telling the major tech companies that they have the obligation to provide for their own power needs. They can build their own power plants as part of their factory. بەسەندترین بەرنامەی هینم بکەن وڵاتەکەم بکەنە یاسا بۆ زەحمەتە بێ بۆی کەسێک لە دوای منەوەیەت کە بێ لە دوای منەوە بێ بە نرخی دەرمان زیاد بکەین بە 700-800 کە جۆن ئەگەر پێتەکرێ بیکەنە یاسا زۆرێک لە خەڵکی ئەمریکا خەمی ئەو بڕی کارەبای کەدا سنتەری AI ژیری دەستکرد پێویستیانە بۆیە من دانوسانم کردو لەبارەی ڕادەی پێدانی کارەباوە کە بە کۆمپانیا گەورەکانە لێن کە ئەوان وابەستن بۆی کە خۆیان کارەبای خۆیان بەرهەم بێنن خۆیان وێستگەی بەرهەمهێنانی کارەبا بۆ شوێنەکانی خۆیان دروستکەن بۆی نرخی کارەبای خەڵکی تر زیاد نەکە لە شوێن کری کارەبا لە زۆر شوێن دائەبەزێت ئەمە استراتیژیەکی زۆر دانسخەیە پێشتر لە وڵاتە بەکار نەهێنراوە سیستەمێکی کارەبایە تۆڕێکی کارەبای کۆنمانێک کە بەرگەی ئەو پێویستێ نوێ ناگرێت بۆیە پێم وتون کە ئەوان وێزگەی بەرهەمهێنانی کارەبای خۆیان دروستکەن ئەمە ژواکە کە کۆمپانیەکان بتوانن خۆیان کارەبا بۆ خۆیان بەرهەمبێنن لە هەمان کاتیشا کارەبا بۆ خەڵک دابەزێت و بڕەکەشی زۆرە بێ زۆرێک لە شار و شارۆچکەکان شتی باشە بینن لە چەند ساڵی داهاتووە شتی باشە بین کە هیچترە لە پایەکانی خەونی ئەمریکیش زیادبوونی بڕی خاوەندارێتی خانووە کە خانووەکمان لەگەڵای کە دایکی دوو مناڵە کە ویستی پارەی دانی با بڵێن عەرزی کردو بۆی 20 خانوو بکرێ بەڵام نەیدۆڕانەبی ئەخیرەن بە خەڵکانێک هاتبوون بە کاش پارەکانیانە کڕی و نوێیانە کردو بە فرۆشتن بۆی ئەو خەونەی ئەمریکیەکان نوێن هێڵن بۆیە مانگی ڕابردوو من یاسایەکەم دەرکرد بۆی کە ڕێگری بکەم لەو کۆمپانیانەی وەڵستریت کە ئەو خانوانە بە کۆ بکڕن خانووی تاکە خانووی خێزانی کە بیان کردن بە دەستە بۆ نۆژنکردنەوە و فرۆشتنەوە بە نرخی گرانتر ئێستا داوا لە کۆنگرێسەکەم
کە ئەو مەناکردە بکەن بە دائیمی بۆی خەڵک سوودی لێبین. ئەمانەوەی خەڵک خێزانەکان خانووکان بکردنە کۆمپانیا گەورەکان بۆی بیکردن و بیفرۆشتنەوە. پیرۆزت بێت تۆ خانۆکە دەستەکەوێت و Yet half of all of working Americans still do not have access to a retirement plan with matching contributions from ئاسانکاری بکەین بۆ ئەمریکیەکان بۆی کە پارە پاشەکەوت بکەن بۆ خانەنشینی بەنامەی سۆشەل سیکیوریتی و مێدیکێر کە ئەوانە پارێزراو نەبوون بۆ ئەمریکیەکان. ئێمە بەردەمی پارێزین بیمەی کۆمەڵایەتی و هەروەها بیمەی تەندروستی کە دوو بەرنامەی حکومی. لەو کاتێک کە من هاتوومەتە سەر حکم بەرنامەی پاشەکەوتی خانەنشینی بە بڕێکی زۆر بەرز بۆتەوە. ملیۆنەها خەڵک بەهۆی ئەوەی کە بازاری بۆرسا زۆر بەرز بۆتەوە بۆیە ئەو هەژماری 400ەکە زۆر کشان. ئەو کەسانی کە پێشتر نیانەتوانی هەژماری پاشەکەوتیان هەبێ و هەروەها ئەو بەشداری کە خاونکارەکانی شەنێکە، بەڵام ئیدارەکەی ئێمە توانی یارمەتی ئەو خەڵکانە بدات کە وڵاتەکەمانیان دروست کردو کە بتوانن هەمان ئەو هەژماری پاشەکەوتی خاننشینیان هەبێت و لە پاڵیش ئێمە تا بڕی $1000 هاوتایەکین ئیزافێکین بۆ دڵنیابینەوەی کە هەموو ئەمریکیەکان سوودمەند بن لە بەرزبوونەی بازاری بۆرسا. بۆیە داوا لە ئەندامانی کۆنگرێز نەتوان بەشێکی گەندەڵکارانە سوود ببینن لەو بەرزبوونەوەی و قازانج بۆ خۆیان بکەن. I wasn't sure if anybody even on this side was going to applaud for that. I'm very impressed. Thank you. I'm very impressed. But when it comes to the corruption that is plundering, it's plundering America. There's been no more example than Minnesota. نانسي بلوسي قال لي ربع على ساعة قمانم هي یاسای دەستڕاگەیشتن بە بازرگانیکردن لە بۆرسای نهێنی دەرک بکەن. This is the kind of corruption that shreds the fabric of a nation, and we are working on it like you wouldn't believe. So tonight, although started 4 months ago, تصورم ناکرد کەس لەم لای ژوورەکەەوە چاپڕە لێبن بە ئەو بڕیارە. خۆشحاڵم کاتێکینە سەر مەسەلەی گەندەڵی کە جیرفانی ئەمریکای بڕیوە. نمونەیەکی دیارمانەیە لە مینێسۆدا کە ئەندامانی جڤاچی سۆماڵی کە نزیکەی $90 میلیارد لە باشدەرانی ئەمریکی بردووە. لە ڕاستیە ژمارەکە زۆر لەوە زیاترە و لە کالیفۆرنیا، ماسەچوسەتس و مین و زۆر ویلایەتی تر زۆر لەوە خراپترن. ئەمانە ئەو گەندەڵیانن کە واکەن کە نەسخی کۆمەڵایەتی تێک بدەن. بۆیە ئەم شەو هەر چەند 4 مانگەوە پێش دەستم پێکردەوە، بەڵام ئێستا بە شێوەیەکی فەرمی ڕای دەگەێنم کە شەڕ لە دژی گەندەڵی بەرپاکەین بە سەرۆکایەتی جێگری سەرۆک جێدی ڤانس. Brings those problems right here to the USA, and it is the American people who pay the price in higher medical bills, car insurance rates, rent, taxes, and perhaps most importantly, crime. We will take care of this problem. We're going to take care of this problem. We are not playing games. Delilah. Oh, گەندەڵیە بدۆزێتەوانێ میزانیە من چاکە بێتەوە. ئەو جۆرە پارەیە کە باسیەکەین کە هەتا توانێت میزانی وڵاتەکە چاکاتەوە. قەراسنە سۆمالەکانی کە ڕاوڕوتی خەڵکیان کرد کە ئەوەنە شوێنی زۆر هەیە لە جیهان کە بێیاسایە، بێیاسایی شتێکی تەبیعیە لە ئەوان. ئەم کەلتورانە کە ئەهێنین بە وڵاتەکە لە ڕێی هیجرەتەوانێ کە شەرت و شوروتی لەسەر نەبێ، ئەو سێرێشانە ئەهێنێتە ناو ئەمریکاوانە و خەڵکی ئەمریکایان کە دانیشن باجی ئەوە ئەدەن بە بەرزبوونەوەی نرخی هەموو شتێ لە ژیانە، لە چ لە ئۆتۆمبیلە چ لە ژیانە و لەگەڵەوەشە بەرزبوونەوەی جەریمە لە وڵاتەکە. ئەم بزەمە هەمووی جێبەجێکن، هەمووی چاکەین. ئەمە She wouldn't even be able to eat again, but against all odds, she is now in the first grade learning to walk.
And she's here this evening with her dad, Marcus, a fantastic man. Delilah, please, you are a great inspiration. Please stand up. دليلة كوبن ينصلبوا زماني شاشة 2024 كشاحنية جودة ليدا لكراي 100 كيلومتر لساعة سائقك مهاجري ناقانوني بو كإجازة سياقتي تجاري ورقتبو بوهي أمس نور كراويك بحكومة كاليفورنيا دايكوي دكتور بوتي دلائل قد ناتوانا بالراجاري كلا جاني قصشي بونا كريت وجاني كتابي نابه حتى ناشتون الناب خواجاري بلام خوشبخت استا لخوناغي كمي فيربوني روشتنا دوباره ولا قلباو كيتي دماركس كبياوي كي زور برزا دلائل تو إنساني كي زور برزي تو barring any state from granting commercial driver's licenses to illegal aliens. And yesterday, as you probably saw at the White House, I hosted a ceremony with Americans who lost their treasured loved ones to the scourge of illegal immigration. زوري أواني كمهاجري ناقانوني زمان إنجليزيش نازانن وحتى إشارات مرورية النظام خنوانيا بويا أمشو دواكم لكونغرس بياسايك تشريع كان كبناوينين ياساي دلائلا كهيج ولايتنا توانا إجازة سياقي تجاري بدان بهر كسيك كدانشتوين ناقانوني بالولاتك. Was supposed to perform in her town's Christmas parade, but she never arrived. Her mother, Jacqueline, went home to look for her, and she found her lying dead in a bathtub, bleeding profusely after being stabbed. كوتون بينيتان لكوشكيس بي ميوانداري أمريكا كانم كرد كخوشويستانيان لجان شون بخوي دسي أو كسا مهاجر ناسايا كاني كبدسي أوان كجران شون كاسنورا كان من كرا أبو أما دايكو باوكا فريشتا كانن كبو داها صال حكومتك من خيانتي لي كردن وإهمالي أنا كردن كسكاري أم خلقاني كذريرين هنا 2023 تلبي كي ثانوي ناوي إليزابيث مدينة أبايا لأهنجي ميلاد المسيح دايشي قرابة دوايا لا شكي دوزيو لنا وحمامك خيني درابو دوایی که بچه قو کجرابو 25 جار چقوی لدرابو لیزبث کشتارکی یکیک درشو که مهاجری که نایسایی بو که هتوا مالکا وانیا او جانا جوانا جوناکترین کس اندامی خزانکی بوشی و عنیفه کشت دایک دلشکاو که امرو لگل مانا But indeed they would do it all over again if they ever had وأخوي هاتنكي والله مكبو أوي كبوتشي أم خلق مهاجر النايا سانا دركين بخيراتين شيء ودريانا كين دولاتك نمانة ولا The only thing standing between Americans and a wide open border right now is President Donald J. Trump and our great Republican patriots in Congress. Thank you. Thank you. As we speak, Democrats in this chamber have cut off all funding for the Department of Homeland Security. It's all cut off. نكر ريان دا بوي كسنورا كان كراوا بيتو أم هيرشا روفدا وحتى أجر بيام كريه دوباره كنوانه أجر ريان بيبدرتو وأجر حلب جريان أو سنورانا دوباره كنو بو خرابتين تاوان براني دنيا شتي تاك هبه لبيني سلامة أمريكا أو سنورا سروك دونالد جي ترامبا وأنداماني حزبي كومارين كلا كونغرس أستوريان راقرتو زور سباسيانكم helping people clean up their snow. We have no money because of the Democrats. وإستا كلام كوبنوين ديمقراطا كاني كلام جوران همو باريان وستانوا بو وزارتي الاجتماعي أسايش الاجتماعي هميان وستانوا شون حكومة داخسني كتيريان كردوا شون دو درجة لصا دوي
تێکراوی بەرهەمی نیشتیمانی کەم بۆ تەوانێ و ئەو دائرەی کە وڵاتەکە پارێزێت لە تیرۆر ئەم شەو داوای ئەوە ئەکەم هەموو پارە تەرخان کرێتەوە دووبارە بۆ وەزارەتی سەلامەتی نیشتیمانی بۆ یارمەتیدانی ئەو خەڵکانی کە بەفر پاکەنەوەیان بۆ پارەی ئەوەشمان نییە بەهۆی حزبی دیموکراتیەوە نەجات بەبانەکان بەڵام پارەتان لەبێت ڕێگەی ئەوتان داخست کەس پارەوە ناگرێت لەبەرەوە بیرێکی لە بکەنەوانەیە کە بەڕاستی ینی ئەم هەفتی ڕابردووە بەفرێکی زۆرمان هەبوو یەکێک لەم لایەنانەی ئەم ساڵانە کە بڕێم هەیە قسە بکەم گویان لە منە بێت لە منەوە ئەیبیسن کە نوێنەرەکانیان چیەکەن و چی ناکەن لەبەر ئەوە داواکەم لە هەموو ئەندامانی ئەم کۆبوونەوەیە ئەگەر ڕازین لەم قسەیە لەم قسێکی سائێڵم هەستن و پشگیری خۆتان دەرخان دەوری هەمومان ئەوەیە کە پشتی هەوڵاتی بگرین نەک مهاجری نایاسایی ئەگەر لەگەڵ ئەم قسەیە هەستە و دەریخەکە پشگیری ئەم قسەیەکە Isn't that a shame? You should be ashamed of yourself not standing up. You should be ashamed of yourself. That is why I'm also asking you to end deadly sanctuary cities that protect the criminals and enact serious penalties for public officials who block the removal of criminal aliens. In many cases, drug lords, murderers all over our country, they're blocking the removal of these people out of our country, and you should be ashamed of yourself. زۆر حاڵەتە ئەو خەڵکە پیا کوشتنانێ و تەجاری مخادرات ڕێ ئەگرن لەوەی کە بتوانن ئەم خەڵکانە بە هەڵبژاردن دەرکرێن لە کورسیەکانیان ئەبێ حیاتان چێ هەمووتان. Who are unpermitted persons from voting in our sacred American elections. That cheating is rampant in our elections. It's rampant. It's very simple. All voters must show voter ID. ورنگا لهموی گرنگتر داوا ئەکەم لێتان کە موافقەت کەن لەسەر قانونی ئەمریکای سەلامەتی ئەمریکا یاسایە. All voters must show proof of citizenship. بۆی کە مهاجری نایاسایی بۆستین و خەڵکانی کەشکە خەڵکانێک کە ڕیان پێ نەدراوە کە دانەنیشن دەور ببینن لە دەنگدانە لە هەڵبژاردنە پیرۆزەکانمان چونکە غەشکردن زۆر بڵاوە زۆر شتەکە بەسیتە هەموو کەسێک کە دەنگ ئەدا بێ هێویە دەرخات. And this should be an easy one. And by the way, it's polling at 89%, including Democrats, 89%. هەموو کەسێک کە دەنگ ئەدا بێ دەریخە کە هەوڵاتیە بۆی کە دەنگ بدە. Speak to him a lot. Bad policy, but nice guy. Just said they want people to shovel snow. They got hit hard.
دەنگدان لە ڕێی بەری لەوانەیە کە هەمووی غشتی تیاکرا غێری ئەو کەسانی کە لە سەفەری ڕسمین و ئەوانەی کە لە سوپاییشەکەن و ئەبێ شتێکی ئاسان بێ چونکە لە 1970 شعبیەتی هەیە حتا خەڵکانی دیموکراتی لەگەڵ ئەو ڕێیان. Both Republicans and Democrats overwhelmingly agree on the policy that we just enunciated. And Congress should unite this قائم شهر نيويورك كشيوعية كوري باشا بلام شيوعية على يعني خلقي بفر بدسي خوان دابن بفر بدسي خوان بلام اگر خود بخيتي بشيتا و ايشا عليه بدو شيوي هوية در خيك دري خيك تو حولاتي تو بلام نانوه لا گەورەترین پیرۆستترین شت لە ئەمریکا کە دەنگدانە ئەڵەن با بە هەویە نەبێت و بە جمهوریش و دموکراتی هەردوو لەسەر ئەو ڕایە یەکگرتوون و کۆنگرس ئەبێ یەک بگرن ئەم قانونەی ئەم یاسایی کە فرێ وڵاتەکە ئەکەوێت و ئەبێ پێش هەموو شتێکی کە ئەوە تەشریع کرێت. That the only way they can get elected is to cheat, and we're going to stop it. We have to stop it, John. And here is one more opportunity to show common sense. بۆچی خەڵکی نانەوێت هەوی دەنگدان دروستکەن چونکە ئەنێ غەشی تیا بکەن. سبەبی وحید ئەوەی هەموو حجەیەکە هێنەوانێ ئەڵێن ئەمە لە عنسریەتەوەیە خەیاڵیان بۆچی ئەچێت ئەنێ ڕیشکەن و سیاسەتەکانیان ئەوەنە غەڵەتە بە شێوەی وحید کە بتوانن هەڵبژێڕن ئەوەیە کە ساختە بکەن و ئەبێ بیوەستینی ئەم ساختەیە جان. After she was found in a horrific situation in Maryland, a left-wing judge refused to return Sage to her parents because they did not immediately state that their daughter. عقل صاغي درخين. أمره سيج بلير ودايكي مشت ليرن. در 2021 سیج 14 سال بوو کە مەسئولانی دایری تربیە ویست ڕێیان بێوەدا کە بە علاجی طبی توخمی خۆی بگۆڕێت و ڕێ بدەم بە خۆی بەبێ کە بدە کە باوکی بڵێن علاجی کیمیایی وەرگرە. دوای ماوەیەک سیج لە ماڵەوە ڕای کرد دوای ئەوەی کە دۆزیانەوانێ لە کار وەزعێکی خراپە لە ویلایەتی مەریلەند دادوێریکی لایەن چەپ ڕێی نەدا بۆی کە بگەڕێتەوە بۆ دایک و باوکیان ئەیوت کە ئەم کچەتان کە ئێستا بووە بە کورس سیج خراە بینایەکی کە داخلی کوڕان بوو زۆر نەڕەحەت بوو بەڵام ئێستا ئەوە هەمووی لە پشتەوە لە ڕابردویانە ئێستا سیج ئافرەتێکی سەحەت باشە و ئێستا لە زانکۆ وەرگیراوە سیج و مشێل هەستن بەبێ زەحمەت. But surely we can all agree no state can be allowed to rip children from their parents' arms and transition them to a new gender against the parents' will. Who would believe that we're even talking about this? We must ban it, and we must ban it immediately. وسپاس بۆ ئازایەتیت. وکێ بڕواکە کە چەند باسی ئەمش باسی شتیوا ئەکەین ئەسڵان پێش 15 ساڵ لەمەوە پێش یەکێک لێرە بوو وتی ئەم شتەی باس کرد وتم خۆی ئەمە چیتی ئێستا بێ بیڵێ چونکە ئەمە بڵاوە لە هەموو وڵاتەکانە بەبێ بدایک و باوک بڵێن بەزەبێ هەموو ینی ڕێک بێنە سەر ئەو ڕێیەی کە نابێ هیچ ویلایەتێ توانای ئەوە هەبێت مناڵ لە باوشی دایک و باوکی بێنێتە دەرەوە بۆی کە یارمەتیان بدەن تۆبیان و کیمیاییان دانیشن توخمی خۆیان بگۆڕن ئەبێ ڕێ لەمە داخین و ئەبێ یەکسەر بیکەین ڕێ لەمە دابخین. ئەم خەڵکانە سەریان لێشیەوە شێتن. Who would have believed that? Over the past year,
She has had an incredible impact championing AI legislation, advancing a landmark executive order on foster care, and helping secure $30 million to launch خلقانی حکومت دیموکراتەکان وڵاتەکەم ئەن وێرانەکەن ئێمە لە ئەخیر دقەیە فریاکەوتین کە ڕایانگرین. Really a tremendous thing that happened and had a lot of bipartisan support. She gets much better bipartisan support than I do. I get none. She gets a lot. کەس خەمی پاراستنی ئەمریکیەکان گەنجانی ئەمریکای نییە وەروەها لە خانمی یەکەم زیاتر کە ئێستا ئەستێرەی سینەمایە چێ بڕواە کرد لە ساڵی ڕابردووە کاریگەریی گەورەی هەبووە لەسەر دەرکردنی یاسا بۆ دەرکردنی یاسایەکی ئیداری بۆ پاراستنی دابینکردنی $30 ملیۆن بۆ هێزی لاوان کە دەستپێشخەرێکی گرنگە شتێکی زۆر مەزنەکە و پشتیوانێکی زۆری لە هەردوو حیزبە کۆپێکرا ئەو لە من زیاتر پشتیوانی هەردوو حیزبەکەی پێکرێ من هیچم پێ ناکرد لە دوو حیزبەکە ڕۆژی ڕۆژانە بێ پێم بڵێ چۆنەمە کرد خوێندکاران و مامۆستایان لە هەموو ویلایەتەکان هاتنە پاڵ هەوڵەکانی خانمیەکە بۆ ڕکابەری AI بۆ بەرەو پێشچوون و سەرکەوتن لە داهاتوودا ئێمە ئەم شەو بە خێراتنی دوان لەو گەنجانەکەین کە کاریان کارەکانی خانمیەکەم کاریگەر لەسەریان کرد کە ئێڤرست و سپاس دەکەم مێلانیا کە ئەزام زۆر ماندوو بوویت. This is especially true among young people, and a big part of that had to do with my great friend, Charlie Kirk, a great guy, great man. زۆر شانازێکم وی کە بڵێم لە ئیداری یەکەممە لە 4 ساڵی یەکەم و بە تایبەتیش لەم ساڵی دووهەمە کە ئێمە نوێکردنەوەیکی باشمانێ لە ئاین و لە باوەڕ و لە مەسیحێت و بڕوابوون بەخوا کارێکی گەورەیە. ئەمەش بە تایبەت بە تایبەت ناو گەنجانە دیارە و بەشێکی زۆریشی بەهۆی ئەوەیە کە ئەوەی هاوەڕی نزیکم چارلی کەرکەوە بوو. Thank you, Erica. Been through a lot. In Charlie's memory, we must all come together to reaffirm that America is one nation under God. شهید کرا بەهۆی باوەڕەکانیەوە هاوسەرە تایبەتەکەی کە ئەریکایە تکایە ئەریکا هەستە سەر پێ لەگەڵمانە ئەم شەو. We love religion. And we love bringing it back, and it's coming back at levels that nobody actually thought possible. It's really a beautiful thing to see. Above all, unleashing America's promise requires keeping our communities safe. We have made incredible strides, yet dangerous repeat offenders continue to be released by pro-crime Democrat politicians again and again. یک وڵاتین لە ژێرسای یەک خوایە و هەمومان لە دژی هەموو جۆرێکین لە توندوتیژی سیاسی لە هەر جۆرێک بێ. ئاینمان خۆشەوێ و پێشمان خۆشە کە بیهێنینەوە و هاتووشەتەوە کە بە ڕێژەیە کە کەس تەسەوری ناکرد ڕووبات ئەمە شتێکی جوانەی بین لەسەر و هەمووشەوە ئێمە دەڵێنی خۆمان پاراستووە کە جڤاکەکانمان بە سەلامەتی بپارێزین کە پێشتر ئەو تاوانکارە توندوتیژانە کە پێشتر لەن دیموکراتەکانەوە چەندین جار ئازاد دەکران بەڵام ئێمە خۆشحاڵین کە ئێستا ژنێکمان لەگەڵایە کە بە شتێکی زۆر ناخۆشە تێپەڕێوە لە زۆرسکا ئاینیا زۆرسکا کە لە ساڵی 2022 کە کچەکەی ئەرێنا کە لە ئۆکرانیا هەڵهاتە بوو بۆی بێت لێرە لە نزیک شاری شارلۆت لە ویلایەتی کارلانای باکوور بژی. ساڵی هاوینی ڕابردوو ئەرینا لە 28 ساڵە لە سواری شەمەندەفەر ببوو کە کەسێکی
توندوتیش کە پێشتر چەندین جار دەگیر کرابوو هەستا لە ناو قیتارەکەیە بە چەقۆ لە ملی و لە لەشیدا کەس بڕایان نەکرد و لەو قیتارەیە کەس بیریان نەچوو بۆ کە ئەو ترسەی کە تیاژیان کە ئایرین تیاژیا بوو کاتێکە لە دو ساتەکانی ژیانیات دەموچاوی بکوشەکەی کرد ئەو لە شەڕێکی سەخت هەڵاتە بوو کە بێت لە ئەمریکا بەدەستی کەسێکی درڕندە بکوژرێت کە بەهۆی سنووری کرابوو زۆرسکە خات و زۆرسکە پێتەڵێم کە بەڵێنت پێدەم کە دادوەری بۆ کچە ئازیزەکەت بەدەسەهێنین. Starting last summer, I deployed our National Guard and federal law enforcement to restore law and order to our most dangerous cities, including Memphis, Tennessee, big success, New Orleans, Louisiana, big success, and our داوالم کۆنگرێسا کەم کە یاسای تون دەرکەن بۆ دڵنیابوونەوەی کە تاوانکارە توندوتیژ و مەترسیدارەکان کە لە زیندان بمێننەوە و گرنگیشە کە لێ ناو زیندانە بمێننەوە. In fact, crime in Washington is now at the lowest level ever recorded, and murders in DC this January were down. هێزن پارێزەر نیشتیمانەکان و هێزی سەپاندنی یاسای فیدرالیمان نات بۆ گێڕانەوەی یاسا و نیزام لە شارەکان کە لەوانە مێمفس و کە لە ویلایەتی تێنسی بوو کە سەرکەوتنیشی مەزن بوو، نیو ئۆرلینز لە ویلایەتی لویزیانا سەرکەوتووەرە پایتەختەکەمان کە واشنگتن دی سی کە ئێستا لە واشنگتن دی سی تا ڕادێکار تاوانمان هەر نییە ئەمەمان چۆن کرد. Was 20-year-old West Virginia Army National Guard Specialist Sarah Beckstrom. After a 4-month deployment, تاوان لە واشنگتن ئێستا لە نزمترین ئاستەکانیەتی لە هەموو کاتانی کە تۆمەر کراوە. ئەم مانگی یەکەی ڕابردوو ژمارەی کوژران نزیکەی لە 100 بە بەراورد بە ساڵی ڕابردوو دابەزیەوە. Near the White House when she was ambushed and shot in the head by a terrorist monster from Afghanistan. Shouldn't have been in our country. And all because she wore the uniform of our nation. خەڵکانێکی نەخۆشن. یەکێک لە ئەندامە ئازاکانی سوپاکەتوانی ئەمە بەدەستبێنێ ئەندامێکی سوپای نیشتیمانی بوو ناوی سارا بێکەرمان بوو کە 20 ساڵە لە دوای 4 مانگ لە کارکردن خۆی خۆبەخشانە بێت کار بکە. خەریب و ڕوتبەشی بەرزەکرایەوە لە بەریکارێکی باشی کرد، بەڵام ڕۆژی دواتر کە بە دەورێ دەرچوو لە نزیک کۆشکی سپی کەوتە بۆ سەیەکەوە و فیشەکردرا بە سەریەوە لە ئەنتیرۆریستێکی ئەفغانیەوە کە نابوو لە وڵاتەکەمان لێ تەنها لە بەرەوەی کە بەرجی سەربازی وڵاتەکەمانی لە بەراورد تەقەی لێکرا. ئەو هاتبوو بۆ ئێرە لە بەرەوەی ئەو کەسە هاتوو بێرە نێویست حەزی ناکرد خەڵکانێک ببینێت کە جدی سەربازی وڵاتەکەمان لێکرایان نەخۆش بوو. سارا بێکسرمەن کوژرا لەبەری بەرگری لە پایتەختەکەمان کرد و ئێمە شانازیەکەین بە کە دایک و باوکی گاری و ئیڤڵی لێرن. کچەکەتان نیشتیمان پەروەریشی مەزنی ئەمریکی بوو و کەسێکی زۆر مەزن بوو. راپۆرتی زۆر باشم لەبارەوە بینی شتیوان پێشتر نەدی بوو لە کەس. The two of them, Sarah and Andrew, both shot violently in the head. Neither was expected to make it. They weren't even given a chance, except his wonderful mother, named Melody, who I spoke to the same night. And she was so positive. The doctors thought that Andrew was gone, but his mother said, no, Mr. President, Andrew will be fine. He's going to make it. No chance. لەگەڵ سارایە ئەو ڕۆژە عریفێک بوو کە ئەویش دیسانەوە تەقەی لێکرا و کەس دەستبڕای ناکرد بژی. سارا و ئەندروو هەردووچیان تەقەیان لێکرا ئەو ڕۆژە زۆر بە توندتیژانە نرایان بەسەریانەوە کەسیان چاوەڕێ ناکرا بژین تەنانەت هەر فرسەتیشان نەبوو. بەڵام دایکە باشەکەی کە ناوی مەلەدیە کە هەمان شۆقسەم لەگەڵ کرد و زۆر ئەرێنی بوو. دکتۆرەکان پێیان وا بوو کە ئەندروو تەواو بووە، بەڵام دایکی وتی زەنابی سەرۆک ئەندروو باشە بێت. شتیوام نەبدی بقەت هیچ هەلێکی نەبووی کە بژی، بەڵام دایکی وتی
هیچ گومانم نییە بەڕێز باشە بێت ئەو شەوە کە قسەم لەگەڵ کرد کە کوڕەکەی لە نەخۆشخانە کەوتو بوو لە ناوجێکەیە بە خوێنەوە هەموو کەس دوعای بۆ کەن وتی باشە بێت سەلامەتە بێت دکتۆرەکان تێناگەیشتنە وەڵێ چی پاژۆی کە سەیری ئەنجامەکانی ئەو زیانی کە پێگەیشت و منیش بڕام ناکرد بەڵام ئەوەنە بەهێز بوو ئەوەنە بڕای بەخۆی بوو تەنانەت باوکیش ئەندروش بڕوای بەوە ناکرد کە ژنەکەی تێناگالوی کە چی بەسەر کوڕەکەت بەڵام بۆمان دەرکۆ دوای ڕاستی کردمە لە دیوانە بوو With God's help, Andrew has battled back from the edge of death, and we're talking about the edge of death, on his way to a miraculous recovery. He's got a little work to do, but he's doing great. Nice to see you. He's a good-looking guy. Nice to see you. Thanks, Andrew. Thank you very much. ئەرێنیترین کەسە کە تاسە بینی بێت بە یارمەتی خوددا ئەندرو لە کەناری مەرگەڕایە باسی کەناری مەرگەکەم کە لە چابوونەوەیکی باشدایە زۆری ماوە بەڵام وەزی زۆر باشە خۆشحاڵم کات بینم پیاوێکی خۆزیت سوپاس دەکەم ئەندرو زۆر سوپاس هەندرو کەوتەوە بە پێوەستاوی هەستە داوا لە جەنەڕاڵێکی زۆر بەڕێز دەکەم کە بە ئەندرو بە خێزانی سارەبرنگترم کە ئەو پاداش ئەو مەدالیان بنێ کە لەلایەن سەرۆک جۆرج واشنتنەوە دروستکرابوو کە مەدالیای دڵی مۆرە بۆ ئازادی بیبەخشێت. We love you all. Love you. We're proudly restoring safety for Americans at home, and we are also restoring security for Americans abroad. Our country has never been stronger. In my first 10 months, I ended 8 wars, including Cambodia. Isn't it funny? Sick people. Cambodia and Thailand. Pakistan and India would have been a nuclear war. 35 million people said the Prime Minister of Pakistan would have died if it were not for my involvement. Kosovo and Serbia, Israel and Iran, Egypt and Ethiopia, Armenia and Azerbaijan, the Congo and Rwanda, and of course the war in Gaza, which precedes and a very low level is just about there. And I want to thank وڵاتەکەمان تا ئێستا بەخەرێستا بەهێز نەبووە من لە دەمانگ یەکەمی دارەکەمە کۆتایی بە 8 شەڕ هێناش کەمبۆدیا لەوانە هەسێ ئێمانە نەخۆشن کەمبۆدیا و تایلەند پاکستان و هندستان ئەبوو بە شەڕێکی ئەتۆمیە بوو 35 ملیۆن خەڵک سەرۆکوەزیرانی پاکستان تێگەرموو ئەمرێتن کۆسۆڤۆ و سەربیا ئیسرائیل و ئێران میسر و ئەتیۆپیا ئەرمینیا و ئازەربایجان کۆنگۆ لەگەڵ ڕواندا و بێگومانیش شەڕی غەزە کە ئێستا بە هەنگاوێکی هێواش بەڕێوەپێش دەچێت ئەمەوێت سوپاسی ستیڤ ویتکۆک بکەم لەگەڵ جێرێت کوشنەر بۆ هەوڵەکانتان یارمەتیەکانتان سوپاس جێرێت سوپاس. You know, Marco got 100% of the votes when he was in confirmation. I think our next one was about 54%. And some of the Democrats are now saying, I can't believe we approved that guy. And he said it's an honor that they feel right, Marco? You have done a great job, great Secretary of State. I think he'll go down as the best. سپاس وزیری دەرەوەی ئەمریکاکەم کی بەڕێز و تایبەت. Under the ceasefire I negotiated, every single hostage, both living and dead,
has been returned home. Can you believe that? استعلن بروانا كان اما بو شخص الرازي بوين وأوي جلت هز بشرفة كم كأون لدجم مستام وزيري كي دروي كي زور تابتي تورم بكم ودابن دلوار روجا كباشترين وزيري درو بيت. It was an amazing period of time, and they came لجير وستاني تقاني همو رهاينا كان مردوش وزندوش جراونا تواني بو كسوكاريا. Many more hundreds. But I said those last 20 are going to be tough. We got them back, but we only got back 14 or 15 of the dead of the 28. And believe it or not, Hamas worked along with Israel, and they dug, and they dug, and they dug. It's a tough thing to do. Going through bodies all over. Passing up 100 bodies sometimes for each one that they found. همو زندوكان من هنا اوانيا وكان هكذا كي زورش باش اوان بلام او اخر بيس كذا زور ما بس معنا وهالسطها من هنا بلام متم او اخر بيستا توز زحمه وقرصه بلام هنا منا بلام شهداء عن بانزا لا مردوكان من هنا اوانيا مراو كان حماس لقل إسرائيل وكوتنا هالكنيني أرزكا شتيجي نرحت وزحمتها بناؤهم لاشانا بروي صد لاشا بوهريكي كي أندو زيوانيا يشي كي أسان نبو وأخيرا جيشنا جماري بستو حوت وستيف وجارت وكاني أنا بستو هشت كستصوري ناكر بقنا أو جماري لندوزينوي خلق بيرما كسوكاري بستو هشتمين كس يعني دلشكاو بون بلام دل خوشي جبون ترمي كراكيان كمان جيشتا ولامان چه کاتێکی زەحمەت و تایبەت بوو لەبەر سپاسی هەردووکتانە کەم بۆ هەموو ئیشە. That's why in a breakthrough operation last June, the United States military obliterated Iran's nuclear weapons program with an attack وزور بگەرمی ئیشەکەین بۆ شەڕی نۆ هەم بۆستێنین شەڕی بینی رووسیا و ئوکرانە کە 25,000 کەس کوژرێت هەموو مانگێک سوپا و عسکەر مانگی شەڕێکە ڕووی نەئەدا ئەگەر من سەرۆک بوومایە قەت ڕووی نەئەدا وەکو سەرۆک ئاشتی ئەهێنم لە هەر شوێنە بتوانم و هەر بەتابەتی هەر تهدیدی هەبێ بەرە هەموو ئەمریکا بۆیە ئەم مانگی شەشی ڕابردووە سوپای ئەمریکا توانای نەوەوی ئێرانمان لەناو برد لەسەر خاکی خۆیان کردمان لە هێرشی میدنایت هامەر چەکشی نیوە شەو. بۆ داها ساڵ سیاسەتی ئەمریکا بوو کە ڕێنەدەن بە ئێران کە سیلاحی نەوەوی دەستکەوێت داها ساڵ خەریک بوون لەوەتی هاتنە سەر حکم پێش 47 ساڵ حکوومەتی ئێران و دەسوپێوەنەکانیان لە ناوچەکە بغێری ڕق و کوشتنی چیکان نەکردووە هەزارەها لە سوپای ئەمریکیان کوشتووە سەدەها هەزار و مەلاین خەڵکی تر لە ناوچەکە لەژێر دەستی ئەوانە کوژراوە کە بە قومبلەی لای جادە بوون بە شای ئەو کردەوەیە سولەیمانیشمان لە نابەر لە کاتی ئیدارەی یەکەمە سولەیمانیمە کە بە باوکی ئەو بۆمبانەدا ئەندرا لەم چەند مانگی ئەخیرە بە مزارەت خۆپیشاندانەکان نزیکی 32,000 خۆپیشاندەریان کوشتووە لە ناو وڵاتی خۆیانە لە هەوڵاتی خۆیان بە گولە و هەڵیانەواسین وەستانمانن لە هەڵواسینی زۆریان بە تەهدیدی ئەوەی کە دەستی قورس داگرین لەسەریان خەڵکانێکی خراپن
و تا ئێستاوانێ ساڕوخیان دروست کردووە کە ئەگاتە ئەوروپا و ئەگاتە بازە قاعدەیەکی تریشمان و ئەیانێ ساڕوخی تریش دروستکان کە بگاتە ئەمریکا خاکی ئەمریکا دوای هێرشی چەکشی نیوەشە و لەواچە نیازان هەبێ کە بازە بەرنامەی دروستکردنەوەی سیلاحی نوێوی و ئەیانێ لە نامان بەرز بەس ئەیانێ دەستی پێ بکەنەوانێ سەرەتا و ئێستا هەوڵەدەن ئەو هەوڵانە ئێستا حەزری لە قسە و گفتوگوایان لەگەڵیانە بەڵام ئەو وشە گرنگیان تا ئێستا نەوتووە پێمان کە قەت سیلاحی نوێوی ناکەم من تەفزیلی ئەوە ئەکەم. And no nation should ever doubt America's resolve. We have the most powerful military on earth. I rebuilt the military in my first term. We're going to continue to do so. من بۆ ئەوەیە کە ئەمە بە دیپلۆماسیەت چارەسەری کەم بەڵام یەکشت ئەیکیدا ڕێ نادەم بە یەکەم دروستکەری تیرۆر لە جیهانێک ببێ بە خاوەن سیلاحی نوێوی ڕێی پێ نادەم. و هیچ وڵاتێک نابێ شک لە توانای ئەمریکا بکە بەهێزترین سوپامان هەیە لە هەموو دنیا من دروستم کردوانە لە یەکەم دەورەی سەرۆکیمە و هەر بەردەوامە بین لە بەهێزکردنی سوپای ئەمریکا و میزانیەی 1,000 ملیارد تەرخانەکەین چونکە چارەسەر نییە بێ بەهێز بین و هیوادارین تا بتوانین کەم بەکاری بێنین پێی وترێ ئاشتی لە ڕێی هێزەوانێ وە شتێکی زۆر زۆر strong request to pay 5% of GDP for military defense rather than the 2% which they weren't paying. We were paying for almost all of NATO. Now they're paying 5 as opposed to not paying. أو على زورة $1 ترخانكين لسوباي أمريكا وهروها إيش وظيفة درستكين بلام ناكين بو أو سببا چونکە وەکووتم ئیشمان زیاتر هەیە خەڵکمان زۆرمان هەیە بەقە خەڵکی ئیشەکەن و حتا ناتۆ و وڵاتانی هاوپەیمان و لە داواکاری زۆر قایمی منەوانەیە کە لە سا 5 بودجێ وڵاتەکانیان بۆ سوپای وڵاتی خۆیان نەک سا 2 جاران بیکەم بە سا 5 ئێمە ئەو پارێمان ئەدا ئێستا قەراریان داوە کە پارە تەرخانکەن بۆی کە سوپای خۆیان بینا بکەن و دروستکەن و ئەو سا 5 پێیانەوتم کەس ناتوانێت بیهێنێتە دی لێ کۆبوونەوە کردم جیاوازێکی زۆر گردرز بە لە بینی لە سا 2 بۆ سا 5 زۆرە جیاوازەکەی ئێمە ئەماندا ئێستا کە گەشتە سا 5ەکە هەمووی لەسەر خۆیانە وە چی ئەنێرین بۆ ئۆکرانیا لە ڕێی ناتەوە ئەچێت و پارەمان ئەدەنەوە بە کاملی پارەمان ئەدانەوانێت لە هەموو بەشەکانی سوپای ئەمریکا گەشتونەتە ژمارەی قیاسی بۆ ڕاکێشانی تەجنید بۆ سوپا و هێزەکانمان. And I said, what's the number? $1,775. I said, wait a minute, for $1 more we can have $1,776. سوپای ئەمریکا $1,776 وەرگرت دیاری. And I said, that's good. And I'll tell you what, our military, that was 4 months ago, our military, I never see a person in the military that doesn't thank me for it. So we're honored to do it. They deserve it. أما همي لجماركة وهاتبو بيو برنامج توزك فراونتريشي كين بلام أو باري من هنا ولكي $1,776 من لابيان وتيان جماركة شيء $1,775 وتم بۆ $1 ئەتوانین 1,776 بێت لەکەم داوام لە کەسم نەپرسی بۆ ئەگەر ئەتوانین یانە وتمە بە $1 بخێنە سەر
وتم باشە و سوپای ئێمە بەڕاستی پێش 4 مانگ لەمە پێش بوو ینی کەسم نەدیوە لە سوپا کە نابێنم و سپاسم نەکەن بۆ ئەو دیاریە هەموو مستەحقن 1976 ژمارەیەکی جوان بوو و زۆرمان خۆشەوێن و ئەوانیش و پۆلیس و شورتە و کارمەندانی ئیتفا و دیفاع مەدەنی بەشی خۆیان سپاس ناکرێن. And I declared illicit fentanyl as a weapon of mass destruction. هەروەها ئاسایشی ئەمریکا و هێزی ئەمریکا پتەوەکەین لە ناوچەی ڕۆژئاوای جیهان و ئەمانە دەری خین کە وڵاتەکە پەریزین لە عنف و لە مادەی ڕۆژهەژبەر و لە تەدەخولی وڵاتانی تر لە ناوچەکەمان کە تایە ناوچەی سنووری زۆر گەورەی ناو مەکسیک چاوێخینە سەر کە ماوەیەکی زۆرە لە ژێر سەیترەی مافیاکانی مەکسیکن. بۆیە من ئێستا ناونیشانم کردوون کە ئەمەنە دژمنی ئاسایشی وڵاتەکەمانن و دامان ناوە کە دەرمانی هۆشبەری فەنتەنۆل کە کوشندەیە بە سلاحی کۆمەڵکوژی دائەنین. و بە کاری سوپای فراوان کە کردومانە نزیکی کامی لە تەندامان خستووە چ لە ئاوی شۆ چ لە ڕێی خاکی شەوانی ڕێگەمان لێگرتووە و زەرەرێکی زۆر گەورەمان داوە لە هێز و توانای وڵاتانی دراوسەیە کە بۆ ماسی گرتن و چەنەها کەسێکی تایبەت و پلەبەرز لە مافیاکانە لە مانگی یەکە بەرچاوتان کەوت لە ئەخبارە. Look at Space Force. Space Force is my baby because we did that and my baby is becoming so important. لە مانگی یەکە هێزی تایبەتی ئەمریکی عملەتێکی زۆر تایبەتیان کرد هی سوپایی کە هێز و توانەمانی دەرخست. کەس شتی وای نەدیوە لە ڕابردووە سەرۆک وڵاتانی وڵاتی تر پێتان ناڵم کێ بوو بەڵام تەلەفۆنیان کردوتیان شتیوامان نەدیوە دەستخۆشیانێک هەموویان سەیریانە کرد چی ڕوویەدا لە بەرچاویانە. ئەمە هێزێکی ترە تایبەتە کە ئەمە هێزێکی زۆر جێشانازین سەیری هێزی فەزا بکەن کە شتێکە خۆم دروستم کرد هێزی فەزا. And this was an absolutely colossal victory for the security of the United States, and it also opens up a bright new beginning for the people of Venezuela. We're working closely with the new president of Venezuela, Delcy Rodriguez, to unleash extraordinary economic gains for both of our countries and to bring new hope to those who have suffered so terribly. کە کۆتاییان هێنا بە دیکتاتۆری نایاسایی نیکۆلاس مادۆرا بۆی بێت بۆ ئەوەی کە حاکمە بکرێت لە دادگای ئەمریکی. و ئەمە بەڕاستی سەرکەوتنێکی زۆر گەورە بوو و خزمەتی ئاسایشی وڵاتەکەمانەکە و لاپەڕێکی تازەیە بۆ هاوڵاتیانی ڤەنزوێلا کە ئیشەکەن لەگەڵ سەرۆکی نوێی وڵاتەکە دەلسی ڕۆدریگەس بۆی کە بژانەوەی ئابووریکی گەورە بهێنێتە دی بۆ هەردوو وڵاتمان و ئەمە لێبێنێ بۆ ئەو کەسانەی کە زۆر نەڕەحات بوون بۆ ئەو هەموو ساڵانە. ئەمشۆ لەگەڵمان ئەلێهاندرۆ گۆنزالس کە لە ناو خێزانێکی ڤێنزوێلیا گەورە بووە و لە مامیەوە زۆر نزیک بۆ مامی ئەندریکەی ناو بوو کە خۆی تەرشیح کرد بۆ هەڵبژاردن ئاسایشی مەدۆرۆ گرتیان و خستیانە زیندانەوانێ زیندانێکی ناسراو لە کەڕەکەس. ئەلێهاندرۆ ئەترسا کە مامی نەبینێتەوە ئەترسا بۆ ژیانی خۆشی بەڵام دوای ئەوەی کە لامان برد مەدۆرۆ و سەرکرداتی تازە ئەو بەندینخانە ناشرینەیان داخست و هەزارەهای خەڵکانی بەندینی سیاسییان ئازاد کرد. ئەلێهاندرۆ حەزەکەم ئاگادارت کە نەک هەر مامیشت ئازاد کراوە ئەم شەو میوانمانە ئەنریکە فەرموو وەرە. Thank you, Enrique. Have a good time. Nice to have you back, Enrique.
There were many heroes on that January raid to capture Maduro, really great heroes. It was very dangerous. They knew we were coming. They were all set. But the deeds of one warrior that night will live forever in the eternal chronicles of military valor. Chief Warrant Officer 5, Eric Slover, planned the mission and was the flight lead in the cockpit of the first helicopter, a big, beautiful, powerful helicopter. It was a massive Chinook, carrying, as you can imagine, many American warfighters. Wearing the dog tags, his wife Amy had blessed with holy water before he left. كأزايتي خوي بتاوتي درخست نائب ضابط إريك سلوفر بلانكي دانا وبيشي همو لكم هليكوبتر أبو هليكوبتري كي قوري بهزي جوان كهليكوبتري شنوكا كتيايا چنها شاركري تايبتي أمريكي تيابو كملوانكي عسكري لملابو كشوي درشت خيزانكي بآبي بيروز دعاي لقلانارت نيوة شو هاتنو دابزينة سر شونكي كخويت يا سنجين كردبو سرق مدورو بارزراو لبشتي هزارها عسكري خوي شادبواني لقال تكنولوجيا الروسي الصيني خوي بارستبو سو سركوتون نبون لبارستني أو سروكا كتيايا خوان أمادا كربو لجير دجي رشاش وطاقة بنيشنواني بريندار بو لقاتشيا قول له بدواي قول له شوار قول لي بركو قاتشي شكان و زۆر برینداری کرد بەڵام لەگەڵ ئەوەشە بۆی سەرکەوتوو بن وتی گرنگترین شتی ئەوەی کە لێخوڕنی هەلیکۆپتەرە بۆی کە هێزە تایبەتەکە بگەن و بۆی کە مدۆرۆ بگرن ئەوەی لە خەیاڵیا بوو بەس ئەو سەرکەوتوو بێ لە ئیشەکەیە نێزانی خوێنی لێ ئەچوو نێزانی نزیفێکی گەورەی هەبوو ڕەشاشەکان ڕوویان لێ بوو ئێرک هەلیکۆپتەرەکەی جوڵان و ڕووی کردە ڕەشاشەکان و تاقەکەرەکانی خۆی کردە ڕووی ئەو ڕەشاشە و لە ناوی بردن بەو حرەکەتە ڕزگاری هەموو پیاوەکانی سەر هەلیکۆپتەرەکەی کرد کە احتیمال بوو بکەوتناتە خوارەوانە لەناو دژمنانە دوای ئەوەی کە نیشتەوانە بە سەلامەتی و هەموو هێزی تایبەتی دابەزان لە شوێنی خۆی کە مەبەست بوو کە زۆر گرنگ بوو بۆ سەرکەوتووی یان بە سەلامەتی ئیشەکەیان کرد بە تایارچی دووهەمی وت کە ئەویش بریندار بوو بەڵام بەقەدەر ئەم بریندار نەبوو وتی جێگەم بگرا چونکە ئێستا خەریکە ئەبووریەمەوانە سەرکەوتووی ئیشەکەی کە کردیان و سەلامەتی ئەو هێزەی کە لەگەڵ یابوون توانی زاڵ بێ بەسەر ئازارەکەیە و تەسەور ناکەن چی بەسەر قاچێ هاتووە لەو گولانەی کە بەری کەوتووە و هەر بەردەوام بوو لە فڕینی هێلیکۆپتەرەکە و نیشتەوانێ بە شێوەیەکی مەزبوط کەس نەیەزانی لە پشتەوانێ ئەو تووشی چی بووە و چیە کات هەر بینیە عەرزەکەی خوێنی پێ هاتە خوارەوانێ نایب زابەت سلۆڤرنس ئێستا هێشتا خەریکی چابوونەوەیە بەڵام ئەم شەو لێرەیە لەگەڵ خێزانەکەیە ئێمی ئەرک و ئێمی فەرموون So we have a surprise for Eric and Amy. In recognition of Eric's actions above and beyond the call of duty, I would now like to ask General Jonathan Braga to present Chief Warrant Officer Slover with our nation's highest military award, the Congressional Medal of Honor.
ئێترازێکمانێتەکان ئەریک و ئەیمی وەکو ناسینێک بۆ کارەکانی ئەریک ئێستا داوا لە جێنەراڵ جۆنەتان براگاکەم کە بۆ وارن سلۆڤەر باڵاترین خەڵاتی سەربازی کە خەڵاتی کۆنگرێسە بۆ ئازایەتی ببەخشێت پێی. Well, thank you very much, Eric and Amy. Great to get to know you. I met with them and with a lot of their fellow warriors at Fort Bragg recently. You notice the name Fort Bragg. We have it back. We brought it back. We won the First World War with it, the Second World War with it, and then they decided to change the name. So we changed it back. Everybody wanted to change back too. And 10 of Eric's fellow warriors from that incredible night of victory will also be receiving medals at a private ceremony that will soon be held at the White House, and Eric will be there. Thank you. Thanks, Eric and Amy. خوشحالم بەناسینتان من چاوتیان کرد لەگەڵ هاو جەنگاوەرەکانیان لە فۆرت براگا کە بینی من کە جەنگی یەکەمی جیهانی دووەم و جەنگی جیهانی دووەمان بۆ هێو بردووە بەڵام دوای بڕیارەدا ناوەکەی بگۆڕن بەڵام ئێمە ناوەکەیمان گۆڕیەوە هەمویان خەڵک هەمووی ویست ناوەکەی بگەڕێتەوە بۆ ناوگەی خۆی هەندێک لەو جەنگاوەرانەی تر کە دەو شەوە مەزنەی سەرکەوتنە ئەوان لە مەراسیمێکی تایبەتەکە لە کۆشکی سپی ئەنجامە درێ ئەوانش خەڵات وەرەک مەدالیاوەرەکرن ئێرکیش لەوێ بێت. سپاس. Vietnam flying more than 220 missions. In the skies over Korea in 1952, Royce was in the dogfight of a lifetime, legendary dogfight. Flying through blizzard conditions, his squadron was ambushed by 7 Soviet fighter planes. ئەمان گەورە بوو. ئێمە ئەم شەو ستایشی ڕۆڵی زۆرێک لە نیشتیمان پەروەرە ڕاستەقینەکانی ئەمریکامان کە بەڵام یەک دانەیە یەکێکی تر لەو کەسە نەماوە کە پێویستە شەرەفمەندی پێ ببەخشین کە پاڵەوانێکی فڕۆکەوانی ئەمریکیە کە فڕۆکەوان ڕۆیس ویلیامز بوو کە لە شەڕی ڤێتنام جەنگی جیهانی دووەم و لە ڤێتنام 220 جار فڕیوە لە ساڵی 1952 ڕۆیس لە شەڕی فرۆکەی یابوو کە شەڕێکی گەورەی فڕۆکەوانی فڕۆکە و نێوان فڕۆکە کە لە کاتی زریانێکە کە ڕوبەڕووی حوت فڕۆکەی سۆڤێتی بوونەوە بەڵام ڕۆیس توانی 4 فڕۆکەی دژمن بخاتە خوارەوە و ئەوانی تریشی وێران کرد تقریباً هەمیانی وێران کرد 263 فیشک بەر فڕۆکەکەی کەوت و خۆشی زیانی پێکرد چیرۆکەی ئەو بەنهێنی مایە بۆ مای 50 ساڵ و پێشی ناوتین و ناوبانگی و هەتا هات زیاد و گەورەتر و بەڵام ئێستا کە ئەو تەمەنی 100 ساڵە ئەو ڕائیدە فڕۆکەوانیە ئێستا ئەو خەڵاتی پێ دێکە شایەتی ڕۆیس تکایە هەستە سەر پێ و داوا لە خانمی یەکەمی ویلایەتە یەکگرتووەکانەکەم کە مەدالیای کۆنگرێس بۆ شەرەفمەندی ببەخشێت بە ڕۆیس.
Thank you, Royce, and thank you, Eric. I've always wanted the Congressional Medal of Honor, but I was informed I'm not allowed to give it to myself, and I wouldn't know why I'd be taking it, but if they ever open up that law, I will be there with you someday. But you know, that's our highest honor, Congressional Medal of Honor, and that's a big thing, and it's an honor to be in the same room with you. Thank you both very much, Eric. Thank you. Thank you. دائما ئەمیز بزانم ئەم مەدالیە کۆنگرێسە بم بەخۆم نەمەزانی کە بۆچی بێم بەخۆم، بەڵام ئەگەر یاسایەکیان دەرکرد لە منیش ڕۆژێ وەریگرم، بەڵام ئەو بەرزترین ئاستی شەرەفمەندیە مەدالیای کۆنگرێس، شەرەفمەندیی گەورەی بۆ من کە لەگەڵ ئێوە بم لەم ژوورەیە. سوپاس ئێریک. Independence, brilliant. Thomas Jefferson drew his last breath. Just a single long human lifespan separates the giants who declared and won our independence from the heroes who stand among us tonight. Everything our nation has done, everything we have achieved, ماوەیەکی درێژە لە تەمەنی وڵاتێکە، بەڵام بە مانایتر تەنها ساتێکە لە چاوی مێژووە. دوو لەو بەڕێزانەی کە ئەمڕۆ بینیمانن کە ئەوان یەکەم هەناسیان 100 ساڵ پێش ئێستادا لە چواری حوتی 1926 کە نووسەری جارنامەی سەربەخۆیی بوون، تۆماس جێفەرسن، ئەو ئەخیر هەناسەیدا تاقە کەسێک کە ژیانی تاقە کەسێک کە توانی سەربەخۆی ئێمە بەدەست بهێنێت بۆ ئەو پاڵانی کە ئێستا لەگەڵمانن، هەموو شتانەی کە وڵاتەکەمان کردوێتیەوەی بەدەستمان هێناوە ئەنجامی کاری ئەو کاتانە بوو. ئەو لەو ماوەکەمەشە ویلایەتە یەکگرتووەکان لە 13 ویلایەتی بچووکەوە توانیان پێگەشی گرنگ و مەزنی بۆ دنیا بەدەستێنن کە ئێمە مەزنترین و سەرکەوتوترین وڵاتین لە هەمێژی هەموو دنیادا. ئەمریکیەکان بەناو ئەم کیشۆرە فراوانەدا بڵاوبووینەوە لەو ژیانە سروشتیە زۆر سەختە، توانیمان هەمووی دەستەمۆ بکەین ئەو ژیان ئەو خۆرئاوا کێویە دەستەمۆ بکەین لە دەشتەکانە، توانیمان گەورەترین شارەکان دروست بکەین، پێکەوە توانیمان بەهێزترین پیشسازیەکان بەدەست بێنین، توانیمان زاڵوی مەدەست ستەمکارەکانی دنیادا ملیۆنەها خەڵکمان لە دەستی فاشێت و کۆمەنیزم دەرباز کرد. ئەمریکیەکان دنیایان بردە فڕێنە ئاسمان لەسەر باڵی ئەلەمنیۆم و گەیانیشمانن بۆ ئەستێرەکان بەو موشەکانەی کە بەهۆی دەسەڵات و شکۆی ئەمریکیەوە دروست بوون. ئێمە هەموو دنیامان پڕ کرد لە نوێکاری، وڵاتمان پڕ کرد لە کللتوری ئەمریکی. ئێمە ئێستا ڕابەرین، پێشەنگین لەو توانایی کە ئەتوانێت هەموو دنیا بگۆڕێت. هەموو ئەمانە و زۆری تریش لەمە زیاتر ئەمانە هەمویان کاری مەزنی نیشتیمان پارانەی ئەمریکان کە توانیان پارێزگاری بەرگری لە وڵاتە بکەن و هیوا و ئازایەتی هەموو مرۆڤایەتی لەسەر پشتی خۆیان هەڵگرن. بۆ ساڵانێک ئەوان لەبیر کرابوون و خیانەتیان لێکرابوو، بەڵام ئەو خیانەتە تەواو بوو، ئەوان هەرگیزی تر لەبیر ناکرێن لەبەرەوەی کە دنیا پێویستی بە ئازایەتی و بە ئیلهام هەیە، دایما ڕوئەکەنە ئەمریکا و کاتێک خوش پێویستی بە وڵاتێکە بێت بۆی بتوانێت معجزەکانی ئەو بێنێتە دی، ئازانێت پرسیار لە چیەکە. کەس هیچ ڕکابەرێک نییە کە ئەمریکا نەتوانێت زاڵ بێ بەسەریە، هیچ بوارێک نییە کە نەتوانێت تیا سەرکەوتوو بێ، هیچ خەونێک ئەوەنە گەورە نییە کە نەتوانین بەدەستیا بێنین، هیچ ئاسۆیەک ئەوەنە دوور نییە کە بتوانین پێی بگەین. بۆ قەدەری ئێمە بەدەستی خوددا و باڵان وسراوە لەم 250 ساڵی ڕابردوودا تەنها سەرەتایەک بوون لە شارەکانی تەکساسەوە بۆ ویلایەتی میشیگان، لە کەنارەکانی فلۆریداوە بۆ کێڵگەکانی دەکۆتا و بۆ
شقامە مێژوویەکانی فیلەدێلفیا و بۆ ئێرەش بۆ واشنگتنی پایتەختمان سەردەمی زێڕینی ئەمریکا گەڕاوەتەوە ئەو شۆڕشەیەکە لە 1976دا دەستی پێکرد کۆتایی نەهاتووە هەر بەردەوامە لە بەرەوەی مەشخەڵی ئازادی و سربەخۆیی هێشتا لە دڵی هەموو ئەمریکیە نیشتیمان پرۆرەکاندا کڵپاکات و داهاتوومان گەورەتر و باشتر و گەشتر و ڕووناکتر و مەزنتر دەبێت لە هەموو کاتێکی ڕابردوو. سوپاس پتان پارێزی خوا ئەمریکا بپارێزێت. وتاری ساڵانەی سەرۆک دۆناڵد ترامپ تەواو بوو. سەرۆک ترامپ گوتی سەردەمی زێڕینی ئەمریکا گەڕاوەتەوە و وتارەکەشی بەوە دەست پێ کرد کە گوتی وڵاتەکەمان گەڕاوەتەوە زۆر بە گەورەتر و باشتر و بەهێزتر لە جاران و دەوڵەمەندتر لە جاران. ئازیزان سەرۆک ترامپ لە وتارەکەی داوەکو گوێتان لێبوو تیشکی خستە سەر بابەتی ئابووری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە وتی ئێستا ئابووریەکی بەهێزترمان هەیە و هەروەها باسی لەوە کرد کە باجیش کەمتر دەکاتەوە، هەروەها کۆمەڵێک بابەتی گرنگی لە ناوخۆیی و دەرەوەیشی لە ئەمریکادا باس کرد، باسی بەهێزی ئەمریکای کرد، باسی ئەوەی کرد کە لە هەموو کاتێک زیاتر خەڵکی ئێستا گەڕاونەتەوە سەر کارەکانیان و کاریان هەیە. کۆچبەری نایاسایی ڕێگەی لێگیراوە و ڕێژەی تاوانکاری لە شارەکانی ئەمریکادا کەم بۆتەوە. تیشکی خستە سەر ئەوەی کە بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی تاوانکاریان کەم کردوتەوە و هەروەها باسی لە سیاسەتی دەرەوەیش کرد و هەروەها باسی لاوە کرد کە هەوڵەکانی ئەو بۆ ئاشتی توانیوێتی لە ماوەی 10 مانگی ڕابردوودا کۆتایی بە 8 شەڕ لە جیهاندا بهێنێت و ئاماژەی بۆ وڵاتانە کرد کە ئەو توانیوێتی با بڵین ئاشتی لە نێوانیاندا بەرپا بکات و ڕێگری لە شەڕ بکات لە نێواندا لە نێوان وڵاتانی وەکو کەمبۆدیا و تایلەند، پاکستان و هندستان، کۆسۆڤۆ و سەربیا، ئیسرائیل و ئێران، میسر و ئیتیۆپیا، ئەرمینیا و ئازەربایجان و هەروەها ئاماژەی بەوەش بێگومان بە شەڕی غەزەش کرد کە ئێستا لە هەوڵی ئاشتی غەزەدایە و هەروەها گوتی کاریش لەسەر ڕاگررتنی شەڕی رووسیا و ئۆکرانیا دەکات. ئازیزان ئێستا هاوکارمان سیروان قەچۆمان لەگەڵدایە. سیروان ئەم کاتت باش؟ سەرچاوا هێرە و گەلێک سپاس بۆ ڕۆمالکردناتە. سپاس. سیروان گوێمان لە سەرۆک دۆناڵد ترامپ بوو، بەڕاستی باسی لە زۆر بابەت کرد یا و یەکێک لە بابەتە گرنگەکانی کە باسی لێوە کرد بابەتی ئاشتی بوو و هەروەها باسی ئێرانیشی کرد کە بێگومان زۆر کەس چاوەڕوانی ئەوەیان دەکرد کە بزانێت سەرۆک ترامپ لەسەر ئێران چی دەڵێت و باسی ئەوەی کرد کە ڕاستە ئەمریکا دەیەوێت ینی ئاشتی دەوێت بەرپابکە، بەڵام لە هەمان کاتیشدا دوودڵ نییە لە بەکارهێنانی هێز و جەختیشی کردەوە لە بێهێزی لەشکری ئەمریکا. ڕاستە هێرۆ ینی بڕاستی خۆپڕانیا گۆتارە ینی ناڤەرۆکە گۆتارە سەرۆک ترامپ لەسەر ناوخۆی ئەمریکا بوو بەحسا ڕەوشە ئابووری کرد، بەحسا کۆچبەریە کرد وەکو تەجی گوت، بەحسا داخستنە ڕێژەیە تاوانێ لە سەرانسەری ئەمریکا کرد و هەروەها ئەولەکارنا سینۆر لێ هەروەها مژارێن سیاسەتە دەربێژی و بەتایبەت ئیرانێ جهەکی باش دگۆتارەوی گرتیانی وەکو تەجی گوت ینی گوت ترامپ گوت کو ئەم حەیان هاژی دانوستاندنان بە ئیرانێر بەردەوام دەکەن تەویوی گوت کو ئیران حتانها تشتێک نەدای ئەمریکا نەخستیە دەستی ئەمریکا دکو ئەو بڕاستی جدیە کو چەکێ ناڤۆکیان بەرنامە خۆیان چەکێ ناڤۆکی ڕاوەستینە و ئێدی دەست بە دیالۆگێکە ئاشتیە بە ئەمریکار بکە لێوی گوت هین تەڤولۆژی هین گوت و بێژ بەردەوامن لێوی دهەمان دەمێ دەگوت ئەڤ نایە وێ واتەیە کو ئەمریکا بژارەین دنتنەنە ترامپ بتایبەتی بەحساوەیەکی کرد کو ئیران وەکو وڵاتێکی سپۆنسەرە تەرۆرێ لە جیهانێ نابەکو چەکین وێ ناڤۆکی هەبوو ترامپ گوت کو ئەزێ ڕێ نەدم ئیرانی ئەف تشت هەبێ ئەفتێ گەلێک تشتان تێوێ واتەیە لەوێ ژبەرگو ئەم دەزانن نەها گەلێک هەشتێن شەڕیێن ئەمریکی لە دەڤەرە ڕۆژهەڵاتە ناڤین بتایبەت دەردەورە ئیرانی هاتنە شاندن بۆ وێ دەکێ لێ دەکێ کۆم بوونە جه دەگرن گەلێک دەبێژن دەبەکو ئەڤژی بەشێک بژوێ استراتیژیە لێ دەماکۆ
دانوستاندن لجنيف وبريوه لمسقط بيكاتن ونها الجنيف بردوام دبن قراسية منها دبك وروجات بين شمي بيك ورا أمريكا آمديك وبجارية لشكري جيب كاربينا أنكو كريارك لشكري دجي إيراني بكاربينا سیروان هەروەها ئاماژەی بەوەش کرد ئاماژەی بە ئۆپراسیۆنەکەی ساڵی ڕابردووش کرد کە گوتی لە ئۆپراسیۆنی چەکشینی وەشەودا بەرنامەی ناوکی ئێرانمان لە ناو داوە ئاماژەی بەوە کرد کە ئەمە لە ماوەی دەیان ساڵی ڕابردوو ئەمە ڕێبازی ئەمریکا بۆ کە نەهێڵێت ئەمە ئێران دەستی ڕابگات بە چەکی ناوکی و بێگومان باسی لە خۆپشاندانەکانی ئەم دواییەش کرد و ئاماژەی بە نزیکەی 20,000 کەس کرد بەلایانی کەم ببوورە بەلایانی کەم 20,000 کەس کرد کە لەو خۆپشاندانانەدا لەلایەن هێزەکانی ڕژێمی ئێرانەوە کوژراون. راست اوجي بحثويه كيجيكي قلت كو ايران نهاد في قناغيدا تجاره يعني بربجار لبيش بجاره لبيش ايراني تنيه جبلي كو دانوستاندنين دانوستاندنان بامريكا بكل شرط امريكا دياره ترامب قلت كو تشي ناف ايران تشكي نافوكي برنامج تشكي نافوكي بيش بخينوي قلت كو حتى او اوبراسيونا تشاكوجي نيفي شفي بجنا فندن ذكرنا يورانيوم اللي إيراني تنكرن يعني جهولي راكن اللي ديسا جي بيشتوي إيراني دست جارك دن هول داكو وان ناوندن ذكرنا يورانيوم بمبسطة شكرنا تشكي نابوكي جنوب دست بكر آوا بك ويقول نا ريفبرياوي ريكي بك لي دهمان دميدجي أو حتى داوي درفته ده إيراني كو بدوار ديالوج ودبلوماسية ده وان بلغي كان شارع سربكن. بله بگمان و بابەتێکی تری گرنگیش ئەوە بوو کە باسی لە ڤێنزوێلاش کرد باسی لەوە کرد کە هێرشەکانی ئەم دواییانە بۆ بابلین بۆ کە سەرۆکی پێشووی ڤێنزوێلایان لەسەر کارلادا و ڕوبەڕووی دادگاکرایەوە لە ئەمریکا هێنرایە ئەمریکا باسی لەوەش کرد و باسی لە پشتیوانەکان کرد لە کارکردنی سەرۆکی ئێستای ڤێنزوێلا لەگەڵ ئەمریکادا کە ئەمریکا لەگەڵ ئەوە کار دەکات لە ئێستادا و بێگومان باسی لە سەرنجێکی زۆری لەسەر بابەتی ناوخۆی و بە تایبەتی ڕێگریکردن لە دەستەی تاوانکاری لە ناوخۆی ئەمریکا بابەت ینی زۆر سەرنجی دابوو بەسەر ئەم بابەتە و هەروەها فەنتانیل کە بابلین مادەیەکی هۆشبەرە وەکو چەکی بە کۆمەڵ کوژ ناودێری کردو و قوربانیانی کۆمەڵی قوربانیشی هێنا بۆ بابلین بانگهێشت کردبوو بۆ بەرنامەکە کە تیایدا بە نمونە ئەوانەی دەهێنایەوەکە ڕێبازەکانی سەرۆک کاریگەریەکی باشی هەبوو بۆ باشترکردنی ژیانی ئەو کەسانە و ئاماژەی بە چەند کەسێک کرد لەوێ. راسته يعني بابت انا قش حتى يعني ترامب بقلك شويه بهفدو جريدا ترامب قلت كو مثلا سينو يعني اولى كرنا اسايش كرنا سينور تشتكي جرين بو جبوي نتنه جبو ريل بر كوجبريا نياساي بقرا له هروها دهمان دميده جبو ريل بر درباسبونا مادين هوشبر بتايبت فنتانيل كو بخوا لجور حكومه امريكيه دبيجه يك سدبن سركيه ين آلودەبوونێ لە ئەمریکا و کریزێکە ساغلەمی لە ئەمریکا دروست کردە ژبەرولۆ ئەو وان کارتێلان وان گروپێن و بازرگانیان قانونیان بازرگانیان مادەین هۆشبەر دەکەن وان وەکو ڕێخستنên تەرۆریست ڕادگهینە هەوڵ دەدە هینجی هەندێک ڕێخستنێدن وەکو تایبەت لە مەکسیک و دەڤێرێندن یەن ئەمریکایە باشوور ڕاگەهینە و شەڕێ وان بکە و دەوێت چارچەوەیە دەژی ئۆپەراسیۆنا لابردنا یان گرتنا سەرۆکێ بەرەی ڤێنزوێلا نیکۆلاس مادۆرۆ دوێ چارچەوەی دەبوو گاڤاگۆ ئەو گرتن و نها دەبێژە ترامپ نها پەیوەندیە نها ڤێنزوێلا وەکو وڵاتە یعنی گوت کو دێلسی رۆدریگز هوالا أمريكاي دوستا أمريكاية ونتناولو يعني جوي شاغي حطانها بسطح هزاران برميل نفطي وبترولي شاندنا أمريكا وأبني شانكو أو زغطوا في شارع أمريكا كو ترامب بيجا أشتي بريا هيزي بكارتينا کاریگره کار دکه و انجام نوی وکو نمونه ونزوئلانو وشخوا وکو تجی گوت هیرو بحثا گلک نمونه دن لسرانسری جیهانی کر بحثا رواندا و کنگو لافریقیا کر بحثا آذربایجان و ارمنستان کر بحثا حلو شخوا بحثا ایران و اسرائیل کر بحثا گلک In 1705, the people of the Virginia colony gathered here
to take on the extraordinary task of governing themselves. Before there was a Declaration of Independence, a Constitution, or a Bill of Rights, there were people in this room. The people who served here ultimately dreamed of what a new nation, unlike anything the world had ever seen, could be. The United States was founded on the idea that ordinary people could reject the unacceptable excesses of poor leadership. بۆ شاری ویلیامزبەرگی مێژووی لێرە کۆبوونێتەوانێت لە ماڵی بەرجسس لە 1905 خەڵکانی دانیشتوانی ئەم ویلایەتە تا کۆبوونەوانێ بۆی کە قرار بدەن حکمی خۆیان بدەن. پێش ئەوە وەسیقەی استقلال هەبوو، قرارێک بۆی کە حکمی خۆیان بدەن. خەڵکانی ئەم ژوورە ئەو کەسانەی کە خزمەتیان کرد لێرە خەونیان ئەوە بوو کە وڵاتێکی تازە چی بێت، شتێک کە دنیا لە وڵاتە لە دنیا نەبینرا بوو. لە تەوێگرتوەکانی ئەمریکا لەسەر فکری ئەوە دروسترا بوو کە هاوڵاتیەکی ئەتیادی ئەتوانن سەرکردایەتی ناماقول ڕەفزکەن و داواکەن لە حکوومەتیان باش ژیانێکی باشتریان بۆ دروستکەن و ببن بە وڵاتێک کە نمونە بن بۆ هەموو جیهان. و ئەمساڵ کە یادی 250 ساڵ ئەکەین لەو ڕۆژەی کە سربەخۆی خۆمان ئەلان کرد، شوێنێکی باشتر نادۆزمەوە وەک لە ئێرە کە باسی و پیاچوونەوەیکی وڵاتەکەمان بکەین. ئەم شەو کە لە بینای پەرلەمان لە کۆنگرس کۆبوو بنەوانێ قسەی ڕاستمان گوێ لێ نەبوو لەسەرەوەکەوە. لەبەر ئەوە بە ئاشکرا و بە ڕازگۆیی قسە بکەین. با لێشتان پرسم خەڵکانی ئەمریکا کە لە ماڵەوە دانیشتوون سێ پرسیار. سەرۆکی ئەمریکا ئیشەکە بۆی کە ژیانی خەڵک هەرزانتر کات بۆ خۆت و کەسوکارە؟ سەرۆک ئیشەکە بۆ تامینکردنی سەلامەتی هاوڵاتی لە ناو ئەمریکا و لە دەروی ئەمریکا و ئایا سەرۆکی ئەمریکا بۆ تۆ ئیشەکە؟ وەکو پار ساڵی ڕابردوو خۆم تەرخان کرد بوو بۆی ببم بە حەکمی ویلایەت، دایمە ئاینشتم گوێ لێ ئەبوو. خەڵکی ئەیانوت ژیان زۆر گران بووە و لەسەر بیمەی تەندروستی گران بووە و نرخی خزمەتی مناڵ و ئەمە لە هەموو وڵاتەکە ئەمان بیستەوانێ. چونکە لەوەتی ئەم سەرۆکە بووە بە سەرۆک لە پارەوە، ئەم سیاسەتانەی کە هەمووی پڕە لە مەترسی ئیجباری خەڵکە کات زیاتر لە $700 هەر کەسەی بۆ گەمارێک، جوتیار، کارگاکان، بازاری تەواو لە ناوچووە و ئەو زەریبەدە ئەمریکی ئەیدات. لەگەڵ ئەوەی کە دادگای باڵا پێش 4 ڕۆژ ڕێگەی ئەمان وەستان زەرەرەکە ڕووی داوە. لەگەڵ ئەوەشە سەرۆک نیازی هەیە گومارێکی زیاتر فراوانتر کات و بەرزکردنەوەی باج لەسەر خەڵک و کۆماریەکان لە کۆنگرس نایەنەوێت سەلاحیەتی دەستوری خۆیان بەکاربێنن بۆی ڕێگەی لێ بگرن. ژیانی ئێوە زەحمەتترەکان، ژیانتان گرانترەکان و ژیانتان ناڕەحەتترەکەن بۆی کە بتوانن دکتۆرە ببینن. عیادات و مستەوسەفاتی ناو ڤرجینیا و هەموو ویلایەتەکان دەرگای خۆیان دائەخەن بەهۆی ئەم یاسا گەورە جوانە کە سەرۆکی ئەمریکا پشتی ئەگرێت و لەگەڵ کۆماریەکان لە کۆنگرس. ئەم شەو سەرۆکی ئەمریکا دڵخۆشی خۆی دەرەخست کە تایە بیمەی تەندروستی لە خەڵک ئەسەنێتەوانە و وزە گرانەکات و ماڵ و خانوو و گرانەکات و مناڵی برسی زیاکات. لێرە لە ڤرجینیا من ئیشەکەم لەگەڵ پەرلەمانی ویلایەتەکەمان بۆی کە ویلایەتەکەمان هەرزانتر کەین و ئاسانتریکەین بۆ ژیانی خەڵک. و هەر من نیم. دیموکراتەکان لە هەموو وڵاتەکە چاویان لەسەر ئەوەیە کە ژیان هەرزانترکەن لەسەر مستوای ویلایەتیش و لە ناو هەموو کۆمەڵەکانی ناو وڵاتەکە بە زیرەکترین و ئەبتیکاریترین شێوە وەکو وڵاتێک و میلەتێک ئەمریکی مستحقی ئەوان ئەبێ بزانن کە سەرکردەکانیان چاویان لەسەر ئەوەیە کە مەشاکلەکانیان بۆ چارەسەرکەن کە ناڵن بنون شەوان. ئایا ژیانت چۆنە؟ ئەگەبتوانی کارێکی تازە دەست پێ بکەیت و ئەتوانی دەرمان بکڕیت و تەصحیە بەچی ئەدەی بۆی کەپتانی خواردن بخۆیت. لەبەر لێتانە پرسم ئایا سەرۆکی ئەمریکا ژیانی خەڵک ئاسان و هەرزانەکە بۆ تۆ ئایلەکە و؟
هەمومان وەڵامەکەی ئەزانین وەڵامەکە نە من لە وڵاتێکە گەورە بووم کە دایکم ممەڕێزە بوو و باوکم شورتە بوو من دوای هەنگاوی باوکم کەوتم بووم بە مفەوەزی فیدرال دژی سپیکردنەوەی پارە و مخدرات ئیشمە کرد شانبەشانی شورتەی ویلایەت و شورتەی شارەکان بۆ تەمینکردنی ژیانی خەڵک و بۆ ئەوەی کە فەرزی یاسا بکەم شورتە لە هەموو وڵاتەکە ئەزانن کە زۆر واجبێکی تایبەتە کە ئەم ئیشە جددیە بکرێت کە تایە بکۆڵنەوانێ لە تاوان و بۆ ژیانی ئاسان هاوڵاتی ئاسانکەن مۆزوع متمانیە سێقەیە و ئەوەش پێویست بەوە ئەکات کە هەستێکی واجب و خۆ تەرخانکردن بۆ میلەت دەربڕیت بەڵام لەگەڵ ئەوەشە سەرۆکی ئێمە ئەچێت مفەوەزی فیدرالی ئەنێرێت بەبێ تەدریب کە چوون خەڵکانێکیان گرتووە کە ئەمریکین خەڵکانی کە هاتوون بۆ ژیانێکی خۆش باشتر هاتوونەتە ئەمریکا چوون دایک لە مناڵی شیرەخۆریان جیا کردوتەوانێ کوڕێک مناڵێکی بچکۆلە بە کڵاوێکی شینەوە نێراون بۆ ئۆردوگا و هاوڵاتی ئەمریکیان بەگول لە کوشتووە لە جادەکانمانە هەمووی ئیان کردووە کە هەموویان دومچیان قناعی پێوە بۆ نارزانین کێ بووە ئەمە هەموو دقەیەکە ئێمە لەمە ناکۆڵینەوەوانەکە ئەمە تاوانێکە بەرامبەر مناڵان یان خەڵکانێک کە دانیشتون پارەی خەڵکانی پیران ئەبرن سەرۆکەکەمان ئەم شەوتی کە ئێمە جانمان سەلامەترە چونکە ئەم مفاوزانە چون دایکەگرن و مناڵان ئەگرن ئەیان خەرەنە و بەندیخانەوە ئێمە سیستمی هجرەی وڵاتەکەمان کەشکاوە ئەبێ چاکیکەین نەک بیکەین بە حجەیەک کە ئەم کارانەکەن بەرامبەر ئەم مهاجرانەی کە بە ناو ژیانی ئێمە نایەسیەکەن کە لە ئیشی شورتا ئیشم کردووە بەردەوام بوون وەکو لە CIA لە مخابرات کە بەشێکی نهێنی ئیشم کرد بۆ پشگیری وڵاتانی هاوپەیمان بۆ بڵاوکردنەوەی ئاسایش لە هەموو جیهانە بەڵام سەرۆکی ئەمریکا بە هەموو تەسەوەری خۆی کەەوە ئازانە سەرکەوتووە بەڵام چێت هێزی تەکنۆلۆژی و ئابووری تەسلیمی رووسیا ئەکات و سەری خۆی کۆچەکە بۆ سین و لەگەڵ ئێرانە شەڕەفرۆشێت بەڵام لەم ساڵی ئەخیرا لە ڕێی وزارەتی دەو جوانیە و دەرکردنی چەنەها خەڵک لە ئیش و خستنی خەڵکانێکی زۆر ناجددی لە پۆستی زۆر جددیە کارێکی کردو بەڕاستیەکەی وەزعێکی ناوتەوانیە کە ڕۆژەکەمانی ئێستا دەوری ئێمەی ئەمریکای گۆڕیەوە کە ئێمە هێزێک بووین بۆ باشی سەرۆکی ئەمریکا بەڕاستی ئیشەکە بۆ تەمینکردنی سەلامەتی ئەمریکا لە ناو ئەمریکا و لە دەروی ئەمریکا هەموو ئازانی وەڵامەکە نا لە وتاری ئەم شەویە سەرۆک ئەوەی کرد کە دامە ئەیکات دوای کرد و خەڵکیکەی تاوانبار کرد و هیچ ئەنجامێک و حەلێکی ڕاستی نەدا بۆ ئەو مەشاکلانێکە هەمانە زۆری شتەکانی کە هەیە خراپتریشی کردووە هەوڵەدا بەشبەشمان کات وامان لەکە لەگەڵکتریە شەڕکەین دراسێ بەرامبەر دراوسێ و بازە جارێک سەرەکەوێ لەبەر ئەوە ئەبێ بپرسیت چێ سوود ئەمە بینێت لەم سیاسەتانی کە ئەوەی کات لە کارەکانی کە ئەیکا ئەو تۆزە قانونانی کە یاسانەی کە بە یارمەتی حزبی کۆمەری ئەبێ یەکێکە بێ کە قازانج لەمە زۆرە کات خۆی دەڵەمە ناکات خێزانەکەی هاوڕێیەکانی نسبەتی ئەم گەندەڵی کە هەیە وێنین نییە داپۆشینی قەزایی مەلەفاتی ئەبستینە خۆی نزیکە خاتەوانێ لەگەڵ میران و وڵاتانی دەوڵەمەند بۆ هەدیەی تەیارە و ناوی خۆی خاتە سەر بینایەت بە هەموو بینایەتەکانی واشنگتن دانەرانی ئەم وڵاتە بەو ئوسلوبە نیازیان نەبوو ئەم وڵاتە خۆی ببینێ لەم دووار ڕۆژە لەبەرەوە ئەپرسم سەرۆک بۆ تۆ ئیشەکە هەمومان ئەزانین وەڵامەکە چییە کە وەڵامەکە نە بەڵام ئەمە شتێکی تایبەت لە ئەمریکا چییە ئێمە لەسەر یادی 250 ساڵین دامەزرانی وڵاتەکە چاک ئەزانین لە هەموو وڵاتێکی تر باشتر ئەزانین کە چی ممکنە کە هاوڵەتێکی ئەتیادی و لەوانەی کە لێرە کۆبوونەوە لەم ژوورە ڕەفزی ئەوەی کە ئەم شتەی کە نامەقبولە بۆ داوای زیاترکەن لە حکوومەتەکەیان بینین لە قایمی قوتابیەکان کە خۆیان تەنزیم
تەنزیمەکەن بەڕاست و چەپی وڵاتەکە کە دەنگیان وای لێ هاتو ئەمەنە بەرز بۆتەوانەیە کە حاکمی تەکسس ناتوانێت بە دەنگیانکان ئازایەتی ئەمریکاکان کە لە مینسۆتا کە بۆ سەلامەتی هاوڵاتیانی خۆیان لەو سەرمایە ئەچن خۆپیشاندان ئاکەن بۆی کە مناڵەکانیشیان بە جەماعی بگەێنن بە کۆمەڵ بۆ قوتابخانەکان بۆی کە لە تاکە مناڵ لە باوشی دایکی ڕانەکێشرێ بۆ هەی شورتا من وەکو دایکە من زۆر دڵگەرمم بەم ئازایەتیان بەڵام زۆر قێزم دێتوانێت لەوەی کە ئەو ئەتوارەیان ئەمریکەکان لە هەموو ئەمریکا هەنگاو دەنێن ئەچن بۆ دەنگدان بۆ ڕەفزکردنی ئەم فەوزایی کە دروست بۆ لە وڵاتەکە و ئێستا بەو ئەتوارانە بەو کردوانە لاپەڕێکی تازە لە چیرۆکی وڵاتەکە نووسن کە من هەڵبژاردنەکەی خۆ من بردەوانێم بە 5 خاڵ زیاتر لە منافسەکەم و 13 کورسی تازەمان لە پەرلەمان بردەوانێ لەبەر ئەوەی دەنگدەران بڕیاریاندا بوو کە شتێکی نوێیانەوێ هەڵمەتی هەڵبژاردننی ئێمە لە دەنجی لە سەربەخۆ و لە دیموکرات و کۆمارەکان و هەموو خەڵکانی ترۆ بەدەستێنە لەبەری خەڵکیان زانی و هاوڵاتیان یانزانی کە توانن داوای زیاتر بکەن کە ئەتوانن دەنگ بدەن بۆ شتانەی کە گرنگن و پێویستیش نەبوو کە سنووربەند کرێن بە پابندبوونیان بە حیزب و حیزبایەتیەوە ئەمە لە سەرتاسەری وڵاتە ڕۆداد ویلایەتی نیوجەرسی مایکی شێرڵیان هەڵبژارد بە سەرکەوتنێک کە ژمارەیەکی 2 ڕقەمی یعنی زیاد لە 10 بردیانە دیموکراتەکان لە هەندێک ویلایەت کورسیان بردەوە لەکو جۆرجیا و میسیسیپی و تەکساس و لستەکەش بەردەوامە خەڵکە ئەمریکیەکان هەستاونە سەر پێ بە ڕۆحی باوانی دامەزرێنەرەوە هاتوونەتە کایەوە ئەیانێ داوایشتی زیاترەکان کاری زیاتر بکەن بۆ دراوسەکانیان و بۆ دۆستەکانیان من ئەم چیرۆکە باشە زانم من خۆم یەکەم جار کە خۆم هەڵبژاردێت بۆ ئۆفیس لە 2010 لە پاڵ چەندین دیموکراتی ترە کە ئەو کارا کرد کە ئەستەم بوو توانیان 50 کورسی لە کۆنگرس بگۆڕن بەلای خوێنە کە توانیمان کەرتەکەی خۆمان بڕی 7 خاڵ بگۆڕین لە کەرتەکەی خۆمان ئێستا ئەوانەی کە ئێستا خۆیان هەڵبژاردۆک بۆ مانگی 11 ئەی بنەوە ئێوە ئێستا کە لە ماڵەوە ئەمریکیەکان نەزان کە زیاتر دەتوان زیاتر بکەن ئێمە کارەکەین بۆ ئەوەی تێچوون کەم بکەینەوە بتوانین جوواکان سەلامەتر بکەین ئێمە کارەکەین بۆ ئێوە لە دوا وتالیدا جۆرج واشنتن هۆشداری پێداین لەبارەی ئەگەری پیاوگەلێکی فێڵبازی بەهاوە کە دێنە سەر حکوم کە بەڵام داوای لە هەمومان کردەوە کۆمریکی کە یەک بگرین بۆی وڵاتمان بەرین بەرەو پێشەوە ئەمە ئەو کارەیەکە ئێمە ئێستەیەکەین و ئێمە ئێستا ئەبینین کە خەڵک لە سەرتاسەری وڵاتەکە خەڵکانی ئەمریکی نیشتیمان پەرن کەم کارە بکەن و بەم جۆرە ئەتوانین یەکێتیەکەمان بەهێزی بێڵینەوە لە وەڵامی دیموکراتەکان بوو ئێمە وەکو خەڵک توانمان هەیە کە دەسەڵات بگۆڕین و دەسەڵاتی ئەوشمانێک کە داوای زیاتر لە وڵاتەکەمان بکەین بیگەڵ سپانبەرگەر فەرمانڕەوایی ڤێرجینیاوە پێشکەشکرا و بێجگە لەمەش خوددا ڤێرجینیا بپارێزێ و هەروەها ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بپارێزێت بەڵێ ئازیزان ئەوەی جۆمان لێبوو ئەوە ئابیگەڵ سپانبەرگەر بوو فەرمانڕەوای ڤێرجینیا وەڵامی دیموکراتەکانی پێشکەش کرد و بێجگە لەمەش دیموکراتەکان لە کاتی وتارەکەی سەرۆک ترامپیش 12 لە ئەندامانی کۆنگرێسی دیموکراتەکان چالاکیەکی بەرپەرجداونەوەشیان ئەنجام دابوو لە ناشنال مۆڵ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەکەی ئەم شەومان لەگەڵ ڕێزوخۆشەویستی من هێرۆ زەنگەنە و هاوکارانم لە کۆنتڕۆڵ نەشوان ڕەزا خالید فەتاح پیتەر هێنلێن و کێلڤن فاولەر سپاسدانەکەین.